بەناوی خۆی گەورە و میێرەبان جوانترین سڵایەمەتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامەکەتان پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتینی و جیاوازمان بۆ ئامادەکردون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوان بە دڵ و دەروونێکی زۆر ئارام و تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەرمان بێت. سڵاوی خواتان لەبێت بینەرانی عزیز خۆشحاڵی لە بەرنامەیەکی پەیامی ڕۆژداتین و خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون دەخوازین کە سەرجەمیان جێگەی سود و ڕەزامەندی ئەوەی عزیز بێت. ئەزان لە تەورەکەی بەرنامەکەماندا باز لە کارە خێرخوازەکان دەکەین باز لەو پرۆژانە دەکەین کە بوونە تەمایی خۆشگوزەرانی بۆ زۆرێک لە کەسانی هەژار بووتە فریادڕستی زۆرێک لە خەڵکی کەم دەرامەت و خەڵکی هەژار لە کاتێکدا کە حکوومەتی هەرێم خەمساردە لەوەی کە هاوکاری پێشکەش بە چینی هەژارەکان بکات یاخودەوە تاکە موچە خۆرێکە لەوانێت چەند مانگێک موچەکەی بۆ دابین نەکات بەڵام لێرەدا پرۆژە خێرخوازیەکان ڕێکخراوە خێرخوازیەکان توانیویانە کارێکی وا بکەن کە هیچ لایانی کەم ڕێژەی هەژاری کەمتر بێتەوە بێتە فریادڕسێک بۆ ئەوانەی کە هەژارن و کەم دەرامەتن و ئازیان لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە هۆکارەکانی پەنابردن بۆ جوانکاری دەبینزانی ئەو پاڵنەرە دەرونیانە چین کە وا لە خانمێک یاخود وا لە گەنجێک دەکات کە پەنابێتە بەر جوانکاری لەوانێ زۆر جار ڕوخساری یاخود جستەی پێویستی بە جوانکاری نەبێت بەڵام پاڵنەرێکی دەرونی یاخود پاڵنەرێکەیە کە کاریگەری دەکاتە سەر ئەوەی کە هەوڵبات کە ئەو بەشەی لە جستی یاخود ئەو بەشەی لە دەموچاییدا هەیە جوانکاری بۆ ئەنجامدات و لەگەڵ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاری دیکە کە ئەمڕۆ بەمان ئامادەکردوون دەخوازین کە هەمویان جێگەی سود و ڕۆزامەندی ئێوەی عزیز بێت. وڵای زان وەگە میشەش سەرتا دەچینە لای ڕەوشی کەشوهای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان.
وڵازان لە تەوەریەکەی بەرنمەکەماندا باز لە پرۆژە خێرخوازیەکان باز لەو ڕێکخراوانە دەکەین کە کاری خێرخوازی ئەنجام دەدەن و لە هەرێمی کوردستاندا چەندین ڕێکخرا و چەندین پرۆژەی خێرخوازی لە ماوەی ڕابردوودا و لە ئێستاشدا بەردەوامیان هەیە کە پێشکەشی بێباوکان یاخود کەم دەرامەت و هەژارانیان کردو ئەمانە کاریگەریکی باشیان کردو لەسەر ژیانی هاوڵاتیان و ژیانی هەژاران لەم بارودۆخی ئێستادا لەم قەیرانەدارەی ئێستادا لەم خەمساردەی حکوومەتی هەرێمی کوردستان کە ناتوانێت موچە بۆ فەرمانبەرانی دابین کە ناتوانێت کە دوای دوو مانگ جارێک بە موچەیەکی لێبڕینەوە موچەکە دابین دەکات بەڵام لەگەڵیشیدا زۆرێک هەن ڕێکخرا و پرۆژە خێرخوازیەکان کە کاریگەریکی باشیان هەبوو بۆ چینی هەژار یاخود چینی کەم دەرامەتەکان ئێمە لەم تەوەریەماندا باز لە پرۆژە خێرخوازیەکان باز لە کارە خێرخوازیەکان دەکەین و لەگەڵیشیدا باز لە خەمساردی حکوومەتی هەرێمی کوردستان و هەنێک جار حکوومەت هەرێمی کوردستان بۆتەوەی کە ڕێگر بێت لە کارە پرۆژە خێرخوازیەکان و دەڵێت دەبێت بە یاسا ڕێک بخرێت و لە ڕێگەی ئێمەوە ئەو کارە ئەو پرۆژانە پێشکەش بە هەژارم کرێت بۆ قسەکردن زیاتر لەسەر کاری خێرخوازی و پرۆژە خێرخوازیەکان میوانێکمان لە دهۆکەوە ئامادەی زۆر بەڕێز شەمسەدین تاهێر بانخواز ماوەستا شەمسەدین سڵاوی خوا لێبێ سوپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. ماوەستا شەمسەدین ئەگەر گوێت لە دەنگی ئێمە بێ سڵاوی خوا لێبێت سوپاس کە میوانی بەرنامەکە ئێمە بوویت. خێرخوازی بله نسبت کار خێرخوازی یعنی کار خێرخوازی یعنی دەست پێکی بله ماوەستا بەردەوام بله بالنسبة لكار خێرخوازی که دەست پێکی بژیم که کار خێرخوازی کار چییە؟ یه کار هی مفاد یعنی إنسان جوا كي پیغمبر عليه الصلاة والسلام بيجت خير الناس ما أنفعهم للناس يعني باشترين مروف أو مفادين تخلقي مروي چا بخود ويد بو غير خوشي دد هر حساب لا إنسان أنا كي خير خاص يعني مفا بقاتا خلقي زۆر باشە مامۆستا کارە خێرخوازیەکان تا چەند بوونەتە فریادڕەسێت بۆ چینی هەژاران تا چەند بۆتەوەی کە فریای چینی هەژار و کەم دەرامەتەکان بکەوێت لە هەرێمی کوردستاندا لە کاتێکدا کە حکوومەت هەرێمی کوردستان لەوانەیە خەمساردێکی هەبێت بەرامبەر بە چینی هەژاران بەرامبەر تەواوی زۆرێک لە هاوڵاتیان هەرێمی کوردستان. وڵازان بۆی گرفتێکەوە جارێک دەنگی مامۆستا شەمسەدین ناگاتە لای ئێمە وەک دەزانی کارە خێرخوازیەکان و پرۆژە خێرخوازیەکان لە هەرێمی کوردستاندا بەردەوامی هەیە و یەکێک لەو دەستگا خێرخوازانی کە ئێستا لە هەرێمی کوردستان کاریگەریکی باشی هەیە دەستگای بەخشینەکە ئەمە توانوێتی لە ماوەی ڕابردووداوە لە ئێستاشدا بەردەوام بێت لەسەر کارە خێرخوازیەکانی بەبێت جیاوازی بۆ تەواوی چینەکانی کۆمەلگاوە لە ڕابردوودا لەو قەیرانانی کە بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە ئەم دەستگا خێرخوازیە توانوێتی هاوکارێکی زۆر لە چینی هەژاران بکەوە لەگەڵیشیدا چەندین ڕێکخرا و چەندین پرۆژەی خێرخوازی دیکە هەن کە کاریگەرێکی باشیان هەیە لەسەر پێشکەشکردنی خێرخوازی بە چینی هەژاران یاخود بێباوکان یاخود کەم دەرامەتان لەگەڵی ئەوەشدا کە لە ئێستادا هەرێمی کوردستان لە دۆخێکی ئابووری خراپدایە ئەم پرۆژانە دەتوانرێت بێتە فریادڕەسێ دەتوانێت بێتەوەی کە فریای زۆرێک لە هاوڵاتیانی کەم دەرامەت بکەوێت بەو پێی کە بژێوی ژیانیان لەڕۆ لە خراپبوونەوە لە ماوەی ڕابردووشدا بۆی کەرەنتینەکردن و بڵاوبوونەی ڤایرۆسی کۆرۆنا و لەگەڵیشیدا داخستنی بازارەکان زۆرێک لە ڕێکخراوە خێرخوازیەکان کارە پرۆژەیەکان توانیان خزمەتێکی زۆر بە هاوڵاتیان بکەن
بەڵام لەگەڵ هەموو ئەم کارە خێرخوازی پرۆژانەدا هەندێک جار حکوومەت هەرێمی کوردستان بۆتە ئەوەی کە ڕێکخراوەکان باسی دەکەن وەک ئەوەی کە دەستگا خێرخوازیەکان باسی دەکەن بۆتە ڕێگر لەوەی کە پرۆژەکانیان یاخو کارە خێرخوازیەکان پێشکەش بە هاوڵاتیان و هەژاران بکەن. دەگەڕێمەوە لای میوانەکەم مامۆستا شەمسەدین سڵای خوا لێبێت ئەگەر گوێت لە دەنگی ئێمە بێت دووبارە. مامۆستا شەمسەدین سڵای خوا لەبێت دەمەوێت پرسیاری ئەو بکەم کە تا چەند کارە خێرخوازیەکان تا چەند پرۆژە خێرخوازیەکان بوونەتەوەی کە هاوکاری چینی هەژاران بکەن بوونەتەوەی کە بێتە فریادڕەسێک بۆیان و هیچ ئەو بژێوی ژیانی کە هەیەە بۆیان دابین بکرێت. بلد خاصا دوی واضحی دا فازه وگاه که بسر کردستان دهات یا قیران و دارایی ام بینیم یعنی کار خیرخوازی دوی مرحله دا گله کی فره چون خلقی که طبقه فقیر یا زیادت بتن اوی فقیر جی احتمال وجا نساق بتن وکی دی دست کرد بتن کیم درآمد بتن محتاجی هندی اکو دست یاری کاری بو بده دریش کرن یعنی کار خیرخوازی دوی مرحله گله کی ضروریه گله کی فره کوابت خود تعالی کرم الگل کی دست یاری کاری دریش کن بو اوی چینا هجار اوا کفتی بله زۆر باشە مامۆستا لە ئێستادا ئەو قەیرانەدارایی کە هەیە لە هەرێمی کوردستاندا و تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان خەمسار دەلەوەی کە هیچ بۆ چینی هەژارەکان چینی ئەوەی کە کەم دەرامەتن بژێوی ژیانیان بۆ دابین بکات. بله بله من حکمت یا احتمال مقصره گله خمساره دی مجالی دا یعنی هکه هبا اف خلکنت گشته وی آستی هشاری و آستی فقیه و حتی یعنی شولی حکمتی چیه هکه عداله بت عداله اجتماعیه و احتمال بتشتخر نابتن يعني غزاره في الانتاج و سوء في التوزيع و مواردد معنی مغازه های مگله پارگی زور بوری بین کی اگر قیرانه پیدا کی حکمت دسته که بالای هید پیدا که ناوی قیرانه دا قیرانه داره که حتی خلقیت آسته که وصای هجاری و محتاجی هندی بتن خلق دسته اویدی دریش کرد بو و تقا هجار زۆر باشە ئەمە مۆستاوەگەوەی کە حکوومەت ئەم قەیرانەی دروست کردووە کارە خێرخوازیەکانیش قۆرغ دەکات بۆ نمونە چەند ڕێکخراوێکی خێرخوازی هەیە کە نایەڵێت خۆیان بەکارەکەیان هەستن ئایا ئەم ڕێکخراوە خێرخوازیانە تا چەند توانیویانە کە ئەم قەیرانەدارایە کە بۆ ئەم خەڵکیان دروست کردووە کەمی بکەنەوە تا چەند توانیویانە یارمەتی فەقیر و هەژار بدەن. طبعا اوريك خروه حتى حدا كي شان يعني اودي في آری شاری خلقی چاره سرکن چون خلق زوره تخوا هجار گلک زوره ریک خراو تهل ناین یعنی ایلا بحکمت وی کار رابطن اما احتمال دشین مثلا چند نفره که چند شخصه که حتی حدگی تارادگی دشین آریشا و تخی چاره سرکن یعنی روش برو جی ریجا هجار زیدت بتن تخوا هجار ریجا روش زیدت بتن احتمالا هیویا ریک خراب بتان چند نفره که و تهل نایتن کو دابین کن داخوازیت اوی تخی زۆر باشە مامۆستا تا چەند گرنگە هاوڵاتیان بەردەوام بەدەم کارە خێرخوازیەکانەوە بن بەدەمەوە بن کە زۆرێک ڕێکخراو هەیە یاخو زۆرێک پرۆژەی خێرخوازی هەیە ببنەوەی کە ئەوانی دەستی هاوکاری خۆیان پێشکەش بۆ ڕێکخراوانە بکەن و تا هیچ ئەوانیش بیگەێنە دەستی هەژاران و کەم دەرامەتان یعنی مرۆڤ بێژێت حکومەت حتا هەندێجا بتە عرقەلەت ڕێگێدا ئاستەنگ ڕێگێدا
وڵاوێت خەڵکی هاری کار بتن ئەکە هاری کار نەبتن دێوازە ینی پتر بەرەف خراپی وێچتن ینی ئێمنەهۆی ئارامی دێ تێک چتن ئەگەر ڕۆژ بورێ تەخا هەژار زیده بتن چه مادی سال نوتا دا پشتی سر هلدانه و وقت فتره حصاره و فقیر یعنی گله آریشه پیدا بون چه قرآن پیروز وقتی بحثی ویدید کرد اطعمهم من جوع و آمنهم من خوف اگه خلقی که تیر و تجیب احتمال گلک امناهی دی پیدا بتن بس وقتی خلق هجار بتن امناهی نامین دی وضع تکشت سیاسی تکشت اقتصادی تکشت اجتماعی تکشتن همی بوارا و احتمالات دی وضع تکشتن گلک آفر خلقی هاری کار بتن دستی هاری کاری دریش کرد بو تخا هجار داشتی وضعی در کردن و حقا که ارکی که مرواتیه نشتیمانیه آینیه شمیل و یعنی انسان بکردن بویجی سمعته ریسپیاتی الدنیا قدر و قیمت و بهایا و دی آریشاوی هیچ چاره سر کردن اوجی دی خدان خیر بدن ان شاء الله. زۆر بە شەما مستاوەک پێشتر ئاماژەمان پێکرد ئەم کارە ڕێکخراوە خێرخوازیانە هەستاون بەنجامدانی کارێک کە بە شێوەیەک لە شێوەکان ئەو فەراغی کە حکوومەت دروستی کردو ئەو قەیرانەدارایی کە حکوومەت دروستی کردو ئەم ڕێکخراوە خێرخوازیە هەنا هەڵەسن بە پڕکردنەوەی ئەم فەراغانە و یارمەتیدانی هەژار و کەم دەرامەت ئایا ئەمە وای نەکردووە کە حکوومەت میلەت هێمال کات و زیاتر خەریکی بازرگانی بێ بۆ خۆی و هیچ گوێ بە میلەتەکەی نەدات؟ بس الفيرك خرا احتمال نشين يعني اوان فراغ خرا بركن يعني اگر بيجين 10 فراغ من شيء بفراغ هي بركن نشين همي فراغ بركن تهلنايتن شانه ترك خرا تردك انما بحثين ذيكرين چونك احتمال وقتی ما روش بروجه تخا هجار يعني تخا وسط یا ناونجی و گاوه اوجیا چ يعني بونه دو تخا جواکی دا تخا زنگینه اوا دستت و گلک دریج گلک مال بردستی و یا دیجی تخا هجاره تخا هجار روش بروی شما را زیدت بتن یعنی بگاه بتا 5 ساده و 6 ساده و چرا 7 ساده بگاه که ریک خرا در حق نادر که نشینا فراغ خرا پرکن انا بین یعنی اوه تاراده که وکی چا وکی بنجه نابتا علاج وکی مسکنات آنه افکار خیرخوازی محدوده احتمال ای که بگاه مثلا دفتر یک دیری بالمشغول ای که ویچتن ورقه که 2 ورقه و 10 ورقه مشکلاوی چاره سر نابد آنجا نساخه که وگاه محتاج عملیات که نشتگریه که اوی نشتگریه چه مبلغه که باش بدویتن مثلا اوی مروی هن بردستینی قاره دبوی تا کمگیرن تیرا نشتگریه و اینای تا گیرن تیرا درمانی تو اینای تا گیرن یعنی تاراده که وی رنگی اما زیده تر اصلا بینم بەڵام مامۆستا لە ئێستا بێتە سەرخەڵی بەڵام بەس ئەگەر نەیەدە سەرخەڵی چ لێ بکەیت لە ئێستا زۆربەی هاوڵاتیان لە برێوی پەنا بەوە بەرن کە حکوومەت موچیان بۆ چاکاکەم قەیرانەداراییە نەمێنێت لەبەر بێئومێدیان بەرامبەر بە حکوومەت زۆربەی هاوڵاتی پەنایان بردوتە بەر ئەو کەسانەی کە کاری خێرخوازی دەکەن داوای هاوکاری لەو کەسانە دەکەن کەواتە لە ئێستادا تا چەندە گرنگە کە ئەم ڕێکخراوە خێرخوازیانە گرنگیان پێ بدرێت و فراوان بکرێن بله بله طبعا ویت رو روی اویدی بدن برفره بدن خرجی هاری کار به داور رک خراب رو لکی باشه خاصتا مروی زنگین اوی پاره میشه بردستی و کده دستی واری خراب بود توزیع چکوانا شارزاوت وی بابتی دا و بالاف کرنا خاصتا اوی پاره سر وی تخا هجار و تخا فقیر زۆر باشە مامۆستا حکمەتی و حکمەتی چی که وقتی ما گویی موچه‌شی نینه وقتی موچه نبتن پاره نبتن بریگت خلقی ما نخواهی دستی خلقی ما خواهی احتمال شولی تو دروش برش گل آریشه بو پیدا بند یعنی امید بینین ریجا ناخ بلاوه بله زۆر باشە مامۆستا ئەو پاڵنەرانەیە خود ئەو هۆکارانە چین کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جار بۆتە ڕێگر لە ڕێکخراوە و کارە پرۆژە خێرخوازیەکان واتە چ مەرامێک لە پشتەوە هەیەوە بۆچی دەبێتە ڕێگر یاخود بۆچی دەڵێت دەبێت کارە خێرخوازیەکان لە ڕێگەی ئێمەوە
پێشکەش بکرێت لە کاتێکدا کە هاوڵاتیەکی زۆر لە هەرێمی کوردستان زیاتر متمانی بە ڕێکخراوە خێرخوازی و کارە پرۆژە خێرخوازەکان هەیە تا حکوومەتی هەرێمی کوردستان. بله خلکی مادام حکمت نما وقتی ثقه و باوری خلکی حکمت نمیتن حکمتش اول ندیتن وید ها خلکی باوری بیاد وجاد چه ریکا ها بتن مادام نشید موچه دیتن وید ریک خرا بن کنترل و بن او پاره توزیع کن دنا خلکی کی دا تایید خلکی چونکه انتخابات مادام مش نوع دموکراتیت انتخابات نکردن هر 4 سال اواد ویتن خوش دادن جایی که ویگو که خلقی همیا برای خدا و تخواهجار ویگو و ریجاوی گله که مثلا که مگو بو 6 ساده 7 ساده کس بنه هل بجارتن اول دنگ خونه دنه و احتمال کارتی که نکی وانا کتن اگه خلقی برای خدا چه برای خدا ریک خراوه زۆر باشە مامۆستا پەیامت چییە بۆ ڕێکخراوە خێرخوازیەکان بۆ پرۆژە خێرخوازیەکان کە بتوان زیاتر متمانی خۆیان لەلایەن هاوڵاتیان لەلایەن خێرخوازانەوە دەستەبەر بکەن؟ يعني مبدأك قرآني أجي فرعوني يعني نبيتن وقتی مثلا روح زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شەمسەدین تایربانخواز لە دۆکۆ لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکان. بەڵا زیان دەچینە بڕگەی زانیاری زانیاریەکمان بۆ ئامادەکردون لەسەر بەتەمەنترین درەختی گیان فەرموون با پێکەوە بینەری ئەو زانیاریە. بەتەمەنترین درەختەکانی جیهان درەختی پاندۆ بە بەتەمەنترین درەختی جیهان دادەنرێت تەمەنی بە 800,000 ساڵ مەزەندە دەکرێت ئەم درەختە لە ڕێگەوە گەشە دەکات درەختی سندیان جۆرپا تەمەنی ئەم درەختە بە 13,000 ساڵ مەزەندە دەکرێت درەختی تیجیکۆی بەتەمەن تەمەنی بە 10,000 ساڵ مەزەندە دەکرێت درەختی سنەوبەری پرسڵکۆی تەمەنی بە زیاتر لە 5,000 ساڵ مەزەندە دەکرێت درەختی پرۆمیسیۆس لە یەکێک لە باخچەکانی ویلەری ویلایەتی نیڤیدای ئەمریکادا بوونی هەیە تەمەنی بە 4,900 ساڵ مەزەندە دەکرێت درەختی مەتیوسلا لە یەکێک لە باخچەکانی مەتیوسلا لە چیای سپی ویلایەتی کالیفۆرنیا لە گەشەسەندن بەردەوامە تەمەنی بە 4,700 ساڵ دادەنرێت درەختی تەقسوس لانجرنیۆ دەکەوێتە گۆڕەپانی کڵێسای قدیس دیگن لە ئیتالیا تەمەنی بە 4 بۆ 5,000 ساڵ مەزەندە دەکرێت درەختی ساروی ئارباکۆ لە ناوچەی ئارباکۆ لە پارێزگای یەزیدی ئیران بوونی هەیە تەمەنی 4 بۆ 5,000 ساڵ مەزەندە دەکرێت درەختی گران ئەبۆیلۆ لە ناوچەی ئالریز کۆستیرۆ لە وڵاتی چیلیدا بوونی هەیە تەمەنی بە 3,622 ساڵ دادەنرێت درەختی سیناتۆری تەمەنی بە 30,500 ساڵ دادەنرێت لازان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام فرفر نيشن وي that's it وازي بيبي او باراكا راسك باراكا بسيطة بسيطة صبا صبا بسيطة 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 شيء
فێر نەبی الو الو برنجی محمودا بەڵێ باجوە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ بەسیتە بەسیتە شێ بوریا ئەی تۆ ێستا نەگیرابووی ڕبا بەوە ڕیکلام بوو ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسلی تۆیۆتۆمی تۆربۆ یابانی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسلیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسلیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC37 ئارامی و دڵنیایی ڕێگەی کار یان ڕوخسار یان پەنجەمۆر یاخود بە تێکەڵاوی توانای هەڵگرتن و مانەوە و تۆمارکردنی 10,000 هاتن و دەرچوونی کارمەندانی هەیە پاتێکی بەهێز کە بۆ ماوەی سەعات و نیوەک بەرگە دەگرێت iFace 1000 توانای هەیە ببەسرێتەوە بە دەرگای کۆنتڕۆڵ بۆ ماوەی 1 ساڵ پاڵپشی دەکرێت لەلایەن کۆمپانیای هایتێک کۆمپانیای هایتێک تاکە بریکار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دوبارە ساڵتان لەبێت بەڕێزان کوتێکی هەوڵەکانتان پێشکەش فرسەت سۆفی پارێزگاری هەولێر بەرەبەیانی ئەمڕۆ بە کۆرۆنا کۆچی دوایی کرد پارێزگاری هەولێر کە 19 تشرینی دووەم توشبوونی بە کۆرۆنا ڕاگەنرا بوو بەهۆی سەختی حاڵەتی توشبوونەکەیەوە ڕەوانەی تورکیا کرا بۆ چارەسەر بەڵام بەرەبەیانی ئەمڕۆ کۆچی دوایی کرد سوپای عێراق ڕایگەیان دەو کەسانەی کە هێرشا موشەکەکەی شەوی ڕابردووی ناوەڕاستی شاری بەغدایان ئەنجام داوە کە بەهۆیەوە 1 منداڵ کوژرا و 5 مەدەنی دیکە بریندار بوون سزای تون دەدرێنی فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق سەبارەت با هێرشا موشەکەکەی شەوی ڕابردوو لە ناوەڕاستی بەغدا ڕاگەنراوێکی بڵاو کردەوە و تێدا هاتووە لەگەڵ بەردەوامی هەوڵەکانی حکوومەت بۆ بەدیهێنانی دەستکەوتەکانی سەروەری و سەرکەوتنەکانی هێزانیەکان بەسەر هەڕەشەکانی تیرۆریستان هەروەها کشاندنەوەی سەدان سەرباز لە هێزەکانی بیانی لە عێراق ژمارەیەک لەلایەن لە دەرەوەی یاسا لەبەر بەرژەوەندی و ئامانجی بەرتەسکی خۆیان کە دوورە لە بەرژەوەندی نیشتیمانی ڕێگە نادەن عێراق سەقامگیر بێت. وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند پنتاگۆن بڕیاری داوە بەشێک لە هێزەکانی لە عێراق و ئەفغانستان بکشێنێتەوە بەپێی بڕیارەکە تا 15 کانونی دووەم ژماری سەربازانی ئەمریکا لە عێراق لە 3200 سەربازەوە بۆ 2500 سەرباز و لە ئەفغانستانیش لە 5000ەوە بۆ 2500 سەرباز کەم دەکرێنەوە.
وتەبێژی حکوومەتی ئێران سەبارەت بە گەری هێرش بۆ سەر بنکە ئەتۆمیەکانی وڵاتەکەی لەلایەن ئەمریکاوە ڕایگەیاند هەر هێرشێکی بۆ سەر ئێران وەڵامی توندی تاران بە دوای خۆیدا دەهێنێت. عەلی ڕەبیعی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی داوتیشی پێشبینی ناکەم بیانەوێت ناوچەکە ڕوبەڕووی نائارامی بکەنەوە. بڵاوکردنەوەی لەو جۆرە ڕاپۆرتانەشی بە جەنگی دەرونی ئیسرائیل و دوژمنەکانی وڵاتەکەی لە ناوچەکە ناوگرت. فوکاگۆ کە کۆمپیوتەرێکی دروستکراوی ژاپۆنا خێرایەکەی 4042.10 ئێرافلۆپە و لا چرکەیەکدا و جارێکی دیکە بە خێراترین کۆمپیوتەری جیهان هەڵبژێردرایەوە. لیستی خێراترین کۆمپیوتەرەکانی جیهان کە ساڵی 500 جار نوێ دەکرێتەوە لە مانگی حوزەیرانی ڕابردوودا. فوگاگۆی وەک خێراترین کۆمپیوتەری جیهان هەڵبژێردرا بەهۆی ئەوەی تامانگی تشرینی دووەم ڕکابەرەکانی نەیانتوانیوە پێشی بدەنەوە. نزیکترین ڕکابەر لە فوگاگۆ کۆمپیوتەری سەمیمەتی دروستکراوی ئەمریکایە، بەڵام فوگاگۆ سێ هێندەی ئەو خێرایە. کورتەیە هەواڵەکانتان پێشکەش کرا پاژنەوە بڕێک دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵتان بەردەوام. دووبارە سڵاوتان لێ ببینەرانی عزیز دەچین لای تۆڕی پەیامنێرانمان سەرەتا دەچینە پارێزگای سلێمانی بۆ لای ڕامیار عوسمان پەیامنێرمان. ڕامیار سڵاوی خوا لێبێ دوایین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش بێت دیارە ئێمە ئێستا لە بەردەم زانکۆی سلێمانین و ینی کەمپە تازەکەی پێدەوترێ. ئەمڕۆ ژمارەیەک لە قوتابیانی زانکۆی سلێمانی لێرە گربوونەیەکیان ئەنجام داوە. گرفتەکانی قوتابیان دوو گرفتی سەرەکیان هەیە. یەکەمیان نەبوونی بەشەناوخۆییە کە تاوەکو ئێستا بەشەناوخۆییان پێ نەدراوە. گرفتی دووەمیشان گرفتی سیستەمی ئاوێتەیە. ینی ئەو گرفتەی کە ئەوان باسی لێوە دەکەنەوەیە ناتوانن ئەوان بە سیستەمی ئاوێتە و سیستەمی ئۆنلاین دێژە بە خوێندن بدەن. گرفتێکی زۆریان بۆ دروست بووە لە پرۆسی خوێندن داوەکو پێویست ناتوانن ینی لەوانەکان تێبگەن. ئەوان ئێستا ئەوە تا بەردەمی دەرگای سەرەکی زانکۆی سلێمانیان داخست، نایڵن هیچ ئۆتۆمبیلێک بچێتە نێو زانکۆی سلێمانیەوە. ڕێگەکان بە تەواتی داخستوە. خۆیان بەشێک لە خوێندکاران باز لەوە دەکەن بەشێک لە ئەو قوتابیانی کە ویستیانە بێن بەشداری لە گرتبوونەوەکەیان بکەن ڕێگریان لێکراوە بەتایبەت ئەو خوێندکارانی کە ویستیانە لە هەڵەبجەی شەهید و کەلارەوە بێن بۆ خۆپشاندانەکە بۆی بەشداری بکەن. دیارە ئەوان ڕێگریان لێکراوە. من دەمێ بچمە لای بەشێک لە خوێندکاران قسەی خۆیان بگوازمەوە بزانم داواکاریان چییە. سڵاوتان لێبێ بەساخە. ئێوە دەرگای خوێندن زانکۆی سلێمانیتان داخست بۆچی؟ ئاگاداری ئەوە نیم بگورە. کەواتە باز لە داواکاریەکان تا بکە. داواکاری ئێمە هەر ئەوەیە کە تەنها با بڵێن خوێندکار بکرێتەوە بەشە ناوخۆیەکان بدرێتەوە بە خوێندکارانی دەرەوەی شار. ینی داواکاریی زۆر سادەیە. نە داوای مەعاشمان کردووە، نە داوای ئەوە کراوە کە بەتایبەت بێن بە دوامانە بۆی بێنەوە بۆ خوێندن. نا تەنها ئەوەی بەشە ناوخۆیەکان بکرێتەوە بۆ خوێندکارانی دەرەوەی شار و لەو هەموو مەترسی کە فیلتەرێکی پڕاوپڕ لە مەترسیە بۆ خوێندکاردانراوە پێیا تێپەڕێ ڕزگارمان بێ. فیلتەری چی؟ یعنی چ فیلتەرێکتان بۆ دانراوە؟ مەبەستمان ڕێگاوبان و خۆزانانی ڕێگاوبانەکان چۆنە تەلەمان هەیە لە کەلارەوە دی، هەمانە لە ڕانیەوە دی، هەمانە لە چەمسەماڵ و لە دەوروبەری و لەم شوێنانەوە دی. بۆیە ڕێگاکان پڕ مەترسین. هیچ زمانێکی ئەومان نییە. ئیسەیم ڕۆژێکی خۆشە، بەڵام لەوەی ڕۆژێک کە باران بێ یاخود ناخۆش بێ بۆیە ڕێگاکان مەترسیدارن. یعنی بەشە ناوخۆیەکان باشترین بژاردەیە. و دوایەوە کێشەی زانکۆی سلێمانی کردنەوەی بەشە ناوخۆی بەڕووی تەلەبەکانە کێشەیان کۆرۆنا و ڤایرۆس نییە. لەبەرەوەی گوێبیستی چەند جارێ بووی ناڵێ پارەی بەشە ناوخۆیەکان چاکەرە و پاکەرەوە دابین ناکرێ، بۆیە ناکرێتەوە. ئەگەرنا زانکۆکانی هەولێر و ڕاپەڕین و یعنی کۆیە و ئەمانە هەمووی بەشە ناوخۆیان دابش کردو و هەموو تەلەبەت داوامەکە و لەناو کەمپسا داوامەکە. یعنی معقول نییە زانکۆی سلێمانی بەم ئیدارە گەوری ئەم شارەوە نەتوانێت ئەم کەمپە بەسەر کاتەوە. لەلایەن بەپرسانەوە کۆمەڵێک وعد و بەڵێنتان پێدراوە. پێتان وایە ئەم وعدانە بچێتە سەر وە بتوانن تا سەر بتوانن کێشەکانی داخلی بەشە ناوخۆیتان بۆ چارەسەر بکەن؟ وەڵاهی من قەناعەتەکەم هەروەکو بەڵێن و وعدەکانێکی کە بە خەڵکی کەیانداوە ئەمە شەر بچێتە پاڵێوانیکە. یعنی هیچ ئومێدێکیان نییە. نازانم منەوە خۆم هیچ ئومێدێ نابینم. باسییانەوە کرد بەشێک لە
قوتابیەکان کە ڕێگری کراوە بێن بۆ شاری سلێمانی بۆ بەشداری لەگرن لە کوێ ڕێگری کراوە وڵی ئەوەی کە من ئاگداری بووم برادرمان هەبێت لە کەلار و هەڵەبجەی تازە و لەم شوێنانەوە بازیان و دوایەوەش دەربەنی خانۆمانە ڕێگری کراوە کە تەلەبەکان بێن تەلەبمان هەیە ویستی بە نەفەراتیش بێ کە زانیوانە جەماعەتی تەلەب و خوێنکارانەوەن بە هەمان شێوە ڕێگریان لێکراوە جاری کەش داگیرەوە کە بە نەفەرات هاتوونە بە خەتواتە هاتوونە بە هەمان شێوە ڕێگریان لێکراوە خۆش پێ زۆر سپاس وەکو ئەو قوتابی ئاماژەی پێکرد لە بەشێک لە شارەکانی دەروی شاری سلێمانی ڕێگری لە ئەو قوتابیانە کراوە کە ویستویانە بێن بۆ شاری سلێمانی و بەشداری لە گرتبوونەوەکانە بکەن سڵاوتان لێبێت بەڕوونی ینی داواکاریەکانی ئێوە تەنها بەشە ناخۆیە یا گرفتی سیستەمی ئاوێتە و سیستەمی ئۆنلاینیشتان هەیە بەڕاستی ئەوان خۆیان لە خۆیان تێ ناگەنجان نازانێت چۆن لیان تێ بگەین و داواکاریمان زۆر کردوانش خۆیان داواکارەکانمان نەزانن بەڵام خۆیان لێلادەن ئەو ڕێگریانیشنکەوە ئەکرێ ئەمڕۆ چووکە مەعاشی باش هەیە و بودجیان باشە لەبەرەوە کێشانە بگوێ حکومەت دەکەن ئێوە ئێستا ینی داواکاریتان چیە خۆ لەلایەن ینی بەرپرسانی باڵاشەوە لە سلێمانی و بەڵێنتان پێدرا کە کێشەکانتان بۆ چارەسەر بێ بەتایبەت بەشە ناخۆی پێتان وایە یعنی کێشەکانتان بۆ چارەسەر بێت تا کۆتایی ساڵ گرفتان نەبێت نەوەڵا خۆی سیقە بەم حکومەتە ناکرێ ئەوان هەر ڕۆژە بڕارێکەدەن سەرەتا ئاوێتێ دوای ئۆنلاینە دوای وەرەنە ناوکەب ئەم دەستی بە ئێمە ناکرێت ئەو ئۆنلاینیشی کە خوێنێ PDF بۆی مێ ئاخر من لە PDF چۆن تێ بکەم من چی لە PDF بکەم هیچ تێ ناگەن لەبەرەوە داخلەکە زۆر باشترە لەوەی کە لای بە ئۆنلاین بێ هۆکاری بەشداریکردنی تۆ لە خۆپیشاندانەکەی ئەمڕۆیا چییە ینی چ پەیامێکە هەیە کە بیگەێن بەڵێ ئێمە وەکو خوێندکارانی ناڕزایی زانگۆی سلێمانی گرتبوونێتەوە لێرە دژی ئەم سیستەمەکە بە حساب سیستەمی ئاوێتە و بۆڵۆنیە من هیچ بە باشی نازانم هیچ خوێندکارێک بە باشی نازانێت کە بە سیستەمێکی سەقەت کە بەشداری بکەین کە هیچ شتێکی لێوە فێر نابین بەڕاستی تەنها مەرامێکی سیاسیە بەڕای من و بەڕای خوێندکارانی تر ینی مەرامی لەبەرەوەی لە جگە لە سلێمانی هەموو شار و شارۆچکەکانی تر لە داوامی ئاساییە و کێشان نیە بە شناخۆیەکانیش دراوە بەڵام تەنها زانکۆی سلێمانیە کە ئەڵێن بۆ مەسەلەی نەخۆشی و مەبەستی ڤایرۆسی کۆرۆنایە کە دەرگا بەڕووی خوێندکارانە ناکەینەوە بۆیە من بە مەرامێکی سیاسی دانم بەڕاستی تەنها ئەوەیە کە پارەمان بۆ دابین ناکەن بۆ کردنەوەی بە شەناوخۆیەکان و ئەشڵێن کە ئەبێت لە هەفتەیەکە دوو جار بێنەوە بۆ دەوام و ئەوانی کە لە دەرەوەی شارن بە پاس بێن خۆیان خەرجەکان دابین بکەن من پرسیارەکەم مەڵێم ئایا ئەگەر کۆرۆنا هەیە بۆچی لە بە شەناوخۆیەکانە هەیە بۆچی لە ناو پاسەکانە کە بە هەزارهاتە لە بیتایە نەپاسێک و نەدوان و نەسەدە و نەهەزارە ئایا ڤایرۆسی کۆرۆنا لە پاسەکانان نیە تەنها لە بە شەناوخۆیەکانە هەیە بەڕای من ئەمە هیچ پەیوەندێکی بە نەخۆشیەوە نیە و تەنها مەبەستێکی تایبەتی خۆیانە و خۆشیان سەر لە خۆیان دەرناکەن بەڕاستی خۆشیان نازانن بەتەمای چی ئێستا ئەو بڵێن قوتابیانەی کە هاتوونەتە بە دەم زانکۆی سلێمانی بەتاوای بە دەرگەی زانکۆی سلێمانیان داخستووە و ینی وەکو خۆیان ئاماژەی پێەکەن داواکارێکی پەیوەندیداریان بەرپرسیەکان بە شەناخۆیەکان تا ئێستا هیچ بەڵێنێکی پێداون بە شەناخۆیەکانیش کە وەکو بەڵەنیان پێدراوە لەسەر ئاستی باڵا لە سنووری پارێزگای سلێمانی تاوەکو کۆتایی ساڵی خوێندن پرۆسەی خوێندن کێشەی بە شەناخۆیەکانیان بۆ چارەسەر بکرێت واروەها سیستەمی ئاوێتە خۆیان باسیەکەن کە سیستەمێکە ینی ناتوان سوود لەم سیستەمە ببینن بۆیە داواکارن ینی بەرپرسانی زانکۆی سلێمانی و هەروەها بەرپرسانی خوێندنی باڵا ئەم گرفتیان بۆ چارەسەر بکەن سڵاو لێبێ بە دیاریکراوی ئەمڕۆ بۆچی هاتن بەر دەرگای زانکۆی سلێمانی و دەرگاکەتان داخستوە ئەڵن کەس بچێتە ژوورەوە داواکاری سەرەکی ئێمە کردنەوەی خوێندنی ناو کامپسە لابردنی خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنیە بەڵام ئەمە حکوومەت و وەزارەت بیانویان هەیە کە بەهۆی کۆرۆنا و ناتوانین پاش ئەوەی کە خەڵکیش و خوێندکارانیش بەرچاوڕوونی تاویان وەرگرتووە لەسەر خۆپارێزیەکان و چۆنێتی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا ئێستا حکوومەت ئەڵێ کێشەی داخلیەکانمان هەیە داخلیەکان ناتوانین بکەینەوە داخلیەکانیش بیانوی ئەوان هەیە کە کۆمپانیای چاکەرە و سیانە و تەنزیفات ناتوانێت دابینی بکە بەڵام بەو موچە زۆرەی کە هەیە و بەو داهاتی کە دەستێکەوە تەنها لە خوێندکارانی تەنها لە پسوڵی داخلکردنی خوێندکارانی ئەم ساڵە ئەتوانێت پارەی تەواوی چاکسازیەکانی ناو داخلیەکان دەستە بەرکات وەکو ئەو خوێندکاران ئاماژەیان پێکرد ینی پاساوی بڵێن
زانکۆی سلێمانی بۆ خوێنکاران لە نەکردنەوەی داخلیەکانیان بە شوێنەخۆیەکانەوە بووە کە نەبوونی ینی تیمی چاکەرەوە و پاکەرەوە لە داخلیەکان و نەبوونی بودجەیەکی پێویست بۆ ئەمە بەستا وای کردووە کە نەتوانن ئەوان دەرگای خوێندەکان بکەنەوە ئەگەر هاوکارم کاکنەوسات ینی وێنەکان بە گەورەی بگوازێتەوە بۆی ینی ژمارەی ئەو خوێنکارانە بە تەواوەتی دەرکەون کە گربوونەوەکەیان ئەنجام داوە پێشانی بینەرانی بات وەکو بەشێک لە قوتابیان ئاماژەیان پێکرد ئاماژیان بۆ کرد کە ینی بەشێکی زۆر لە ئەو قوتابیانی کە لە دەرەوەی شاری سلێمانی بە تایبەت هەڵەبجە و کەلار و بەشێک لە شار و شارشکانی دیکە ویستویانە بێنە بەردەم زانکۆی سلێمانی و بەشداری لە گربوونەوەکەی بکەن وەکو خۆیان ئاماژیان پێکرد لە بازگەکانە ڕێگریان لێ کراوە وانیان هێشووە بێن بۆ بەشداریکردن لە گردبوونەوەکە تاوەکو پەیامی خۆیان یان داواکاری خۆیان بە سەڵاتدارانی هەرێم بگەێنن یەکێک لە نوێنەری ئەو قوتابیانە کە بەردەوام لە خۆپشاندانەکانە باز لەوە دەکەن بزانم داواکاریەکانیان چییە یعنی ئێوە وەکو نوێنەری قوتابیان پێشتر کردبوونەوەتان ئەنجامدا داواکاریتان زۆر ئەنجامدا تاوەکو ئێستا گرفتەکان هەر بەردەوامە بۆ کێشەکانتان بۆ چارەسەر نەکرا سەرەتا بەخێر بن نێمە کوجاری پێشش خۆتان ئاگادارن گربوونەیەکمان لێرە ئەنجامدا و چەند داواکارێکمان هەبوو گیانمان بە سەرۆکاتی زانکۆ بەڵام هیچ داواکاری هیچ جوابێکی مۆقنعکاریان ناینەتەوە هەتاکو ئێستا هیچ داواکارێکیان جێبەجێ نەکردوین ئەوەی کە کراوە تا ئێستا بەس هەفتەی ڕۆژێک بۆ 2 ڕۆژ لە ناو کامپس بەشەکان داوامەکەن بۆ بێکردنەوەی داخلی تەلەبە ئەبێت بەیانی بێت بۆ دەوام ئێوارە بڕاتەوە ماڵی لا شوێنە بێ لە ڕانێ بێ لە قەڵازێ بێ لە حاجاوە بێ لە کەلار بێت کە هیچیان 2 ساعت ڕێکەمتر نیە و ڕێگەکەین ڕێگەکانی کوردستان ژێ خۆتانەی بینن چۆنە وەکو شەڕەتفەنگ وایە ڕۆژانە چەندها کەس لەو ڕێگایان ئامرێت باشە وتیان ڕێگری لە خوێنکاران کراوە لەکوێ ڕێگری کراوە بەڵێ نزیکەی 5 پاسمان ڕێگری لێکراوە بێت لەلایەن بازگەکان و پاسەکانی کەلار دەربەنی خان هەڵەبجا قەڵازێ ئەمان هەمیان ڕێگریان لێکراوە بن لە بازەکانە نانێشتە بێن بەم دیوە ئێستا ئەگەر بەم جۆرە پرۆسی خوێندن بڕوا بڕێ نەبوونی بەشە ناوخۆیی و سیستەمی ئاوێتەوە ئۆنلاین وانە ئەو خوێنکارانی کە لێرن ئەتوانن درێژە بە خوێندن بدەن یان پرۆسی خوێندن چی لێ ئەمساڵەکە پرۆسی خوێندن تا ئێستاش ڕوون نییە ئەوەی کە کراوەتەوە ئەلکترۆنیە تازەش دەستیان پێکرەوە بە هەفتەیەک ناو کامپس نازانین خوێندنی ئەم ساڵمان ڕوون نییە نازانین تاقیکردنەوە کارمان چۆنە بێ نازانین دەرەجە چۆنە بێت تا ئێستا هیچ شتێک ڕوون نییە ئەوەی کە هەیە هەر تەنها ئەو ڕۆژە داوامێکەوەش لەم هەفتەیە دەستی پێکراوە بێکردنەوەی بەشە ناوخۆیی کەواتە ینی بەشێک لە بەرپرسانی سلێمانی بەڵێنی ئەویان پێدان کە ینی ئەم ساڵ گرفتەکاندان بۆ چارەسەرەکەن و گرفتی بەشە ناوخۆیی بۆتان چارەسەرەکەن ئایا ئەم بڵێنانە بۆچوونی ئێواشێتە بواری جێبەجێکردنەوە ینی گرفتی خوێنکاران چارەسەرەکرێت خۆی ئەو بەڵێنە شکایە یانە هیەوە نی ئێمە نەباوەڕیان پێ بکەین نەدڵ تەلەبە خۆشتا چونکە ئەوان داخلیان وەکو تێل لێ کردو ئەڵێ تەلەبەیەک بۆم نە 2 ڕۆژ داوام هەیە بێت 2 شەو لە داخلی بێنتەوە بڕوە ئێمە چۆن نەکرێت خۆ تەلەبە هەموو هەفتەیە داوام هەیە ناکرێت ئێمە تەلەبەمان هەموو مانگی جارێک ناڕۆشتەوە بۆ شوێنمەکانی خۆی 2 هەفتە جارێک ڕۆشتەوە بۆ شوێنمەکانی خۆی ناکرێت بێت 2 شەو لە داخلی بێت و دوای وەکسە بڕاتەوە ماڵی دەستخۆش زۆر سپاس بەڵێ ئەوەی کە بینیتان داواکاری قوتابیان و خوێنکارانی زانکۆی سلێمانی بوو کە لە ئێستادا لە بەردەم کەمپی نوێی زانکۆی سلێمانی گربوونەوەیەکیان ئەنجام داوە و داوا دەکەن لە ماوەیەکی نزیکدا داواکاریەکانیان جێبەجێ بکرێت بە پێچەوانەوەکو خۆیان دەڵێن پرۆسەی خوێندن دەکەوێتە مەترسیەوە لەم ساڵی خوێندن لە سنووری پارێزگای سلێمانی بەڵێ دەگەڕێمەوە لای ئێوە زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامی عوسمان لە سلێمانی و لەگەڵمانە سپاس بۆ زانیاریەکە وڵازان هەر لە بڕگەی پەیامنێران دەچینە هەولێر و پەیامنێرمان ئیدریس محەممەد وەردەگرین ئیدریس سڵاوی خوای گەورەت لێ بێوم کاتت باش بزانین گرنگترین کار و چالاکی و زانیاریەکانی ئەمڕۆی هەولێر چییە بۆمان بگوازیتەوە فەرموو زۆر سپاس بەینتان باش بەڵێ ئەمڕۆ لە شاری هەولێر سەر لە بەیانی ئەمڕۆ بەڕێز دکتۆر فرسەت سۆفی پارێزگای هەولێر لە وڵاتی تورکیا کۆچی دوایی کرد دوای ئەوەی ماوەی 30 ڕۆژ بەڕێز دکتۆر فرسەت سۆفی پارێزگای هەولێر تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا بوو لە شاری هەولێریش گواسترایە بۆ وڵاتی تورکیا سەر لە بەیانی ئەمڕۆ لە ئەنقەرەی پایتەخت لە ئەنقەرەی پایتەختی تورکیا لە یەکێک لە نەخۆشخانەکان کۆچی دوایی کرد بەپێی ئەو سەرچاوانەی کەوا تاوەکو ئێستا ئێمە بەسمان گەیشتووە دکتۆر فرسەت دوای بوونی بە پارێزگای هەولێر دوای ئەنجامدانی کۆمەڵێک چاڵاشی لە شاری هەولێر تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوو دوای ئەوەی لە شاری هەولێر وەزع و باری تەندروستی ناجێگیر بوو گواسترایە بۆ وڵاتی تورکیا لە وڵاتی تورکیا لە پایتەختی وڵاتی تورکیا لە ئەنقەرە کۆچی دوایی کرد بەڵێ ئەمە بەشێک بوو لە زانیاریەکان بەڵێ ئێستاش ئێمە لە ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی
بۆ باسکردنی ئەو کۆبنەوەی کە ئەمڕۆ بڕیار وایە لەلایەن ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکانەوە ئەنجام بدرێت. ئەمڕۆ من ئێستا بەنیازم بەڕێز هێمن ڕەفعات سکرتێری ڕێکخراوی گەشە پێدانی قوتابیان وەربگرم لەسەر ئەو زانیاریانەی کەەوە ئەمڕۆ لە ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان هەیە. مامۆستا ڕەفعات سڵاوت لێبێ ئەگە بێتە ئێرە پێم بڵێیت هۆکاری ئەم کۆبنەوەیە و ئێوە بەنیازن لەم کۆبنەوەیەدا چی تاوتوێ بکەن. سڵاو بۆ بینەرانی تایبەتی کەناڵی پێیام بە حقیقەت ئێمە لە ڕێکخراوی گەشە پێدانی قوتابیانی کوردستان لە دەست پێشخەریەکە بۆ سەرجەم ڕێکخراوە قوتابی خوێندکارەکان لە هەولێری پایتەخت دەمانەوێت کۆ ببینەوە و دواتر یاداشتێک ئاڕاستەی وەزارەتی خوێندنی باڵا بکەین لەمەڕکردنەوەی بەشە ناوخۆیەکان بۆ ئەو قوتابی و خوێندکارانەی کە ئەمڕۆ لە شارەکانی کوردستانە گیرۆردەی بێجێیی بوون چونکە بە حقیقەت بڵێم ڕێژەیەکی زۆری قوتابی خوێندکار ئێستا بەشداری هۆبەی خوێندن ناکەن لە شارەکانە جگە لەوەیش بەشێکی زۆریان شوێنی تایبەتیان بە داهاتێکی باڵا گرتووە کە لەگەڵ خێزان و لەگەڵ باری دارایی خێزانی ئێمەیە ئەمڕۆ هەماهەنگ نییە. جگە لەمە یەکێتر لەو پرسانی کە ئێمە ئینشاڵڵا ئەمڕۆ قسەی لەسەرەکەین ئەویش بریتە لە دەرماڵی قوتابیان کە ئەمڕۆ خێزانی کورد و قوتابی و گیرفانی بێگومان پێویستی بەوەیە کە حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی زیاتر ئاوڕی لێ بداتەوە بۆیە داوای دووبارە گەڕانەوەی دەرماڵی قوتابیان و خوێندکارانەکەین وەجگە لەم پرسەش یەکێتر لەو تەوەرانی کە دەمانەوێت ئاماژەی پێ بدەین ژمارەیەکی لە بەرچاوی قوتابی کە لە پرۆسی زانکۆلای نابەشداریان کردو و ناویان نەهاتەوە و سکاڵایان بۆ کاران نەبوو نمرەکانیشان باڵایە کە زیاد لە 500 قوتابیە داوا لە وەزیری خوێندنی باڵاکەین بەدەمە قوتابیانە شۆبی و ئەوان بەشی دڵخوازی خۆیان لە شوێنی دروستی خۆیان ناوێن بێتەوە. ئێوە ئەم ڕێکخراوە قوتابی و خوێندکارانە چەند لایەنن و چەند ئەوانێکەوە بەشداری ئەم کۆبنەوەی دەکەن؟ بە حقیقەت ئێمە بانگەشتی سەرجەم ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکانمان کردووە زۆرینیان تا ئێستا ئامادەی و بەشێکی تا ڕادەیەک هاتوون چاوەڕوانیان نەبین تاکە ڕێکخراوێک کە بە بیانووی کارە نەبوونی فیدراسیۆن بەشداری نەکردووە یەکێتی قوتابیانی کوردستانە ومێ دەکەین ئەوانیش بۆ ئەم پرسە و پرسەکانی ئایندە بەشداری ئەم جۆرە دانیشتانە بکەن هەمووان پێکەوە بتوانین داکۆکی لە مافی قوتابیان بکەین. زۆر باشە مامۆستا من دەمەوێت بپرسم دوای ئەم کۆبوونەوەیە یادداشتەکانی ئەم کۆبوونەوەیە دەگەینن بەچێ و چی لێ ئاگادار دەکەنەوە؟ ئێمە دەگەینین بە ڕایگشتی پێشوەخت و دواتر دەیگەینین بە لیژنەی خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان و دەیگەینین بە وەزارەتی خوێندنی باڵا و خودی وەزیر. زۆر سپاس. زۆر سپاس. بەڵێ ئەمەی کە ئێستا گوێبیستی بوون بەشێک بوو لە زانیاریەکانی ڕۆژ لە شاری هەولێر. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئیدریس محەممەد سپاس بۆ تاوای زانیاریەکان دووەڕوا سپاس بۆ میوانەکەشت. وڵای زەندەچینە لای تەوەری دووەمان کە باز لە هۆکارەکانی پەنابردن بۆ جوانکاری و مۆدلگەرایی دەکەین کە لە ئێستادا دەبینین زۆربەی خانمان پەنا دەبەنە بەر جوانکاری دەموچایان و جستەیان بە هەموو شێوێک تەنانەت دەبینین خەریکە لە ناو پیاوانیشدا ئەمە سەر هەڵدەدات بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم تەوەرەیە میوانداری زۆر بەڕێز خاتوو کوردە ئەحمەد توێژەری کۆمەڵاتیمان کردووە. خاتوو کوردە زۆر بەخێر بیت سپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سپاس بۆ جەنابتان سپاس بۆ تەلەڤیزیۆنی پەیام خوشحاڵ بووم نزیکەوە جەنابتانم بینی سڵاو ڕێزم هەیە بۆ بینێرە بەڕێزەکەتان بە هیوای ڕۆژێکی خۆش. زۆر سپاس. خاتوو کوردە بزانین سەرەتا هۆکارەکەی چیەکە لە ئێستا دەبینین خانمان بە شێوەیەکی بەرچاو دەبین کە لەناو پیاوانی شاسەری هەڵدا بەڵام کەمترە ناو خانمان زیاترە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە کە ئەوە پەنا دەبەنە بەر جوانکاری زۆر جار دەبینین لە بری ئەوەش کە جوانکاریەکان ئەنجام بدەن کە جوان بن دەبینین شێوازی ڕوخساریان دەشێوێن هۆکاری ئەمە چی ئایا لایەنی دەرونیە یاخود چه هۆکارێک؟ لە ڕاستیدا ئەگەر بە درێژایی مێژوو سێرێ بکەین مرۆڤەکان بە درێژایی مێژوو حەزیان کردووە جوان دەربکەون ئەمە جۆرێکە لە خۆکانی مرۆڤ جۆرێکە لە ئارەزۆکانی مرۆڤ ئەگەر پێناسەیەکی بۆ بکەین ئەو خوانەی مرۆڤە کە حەز ئەکات هەمیشە ئەو شتانی کە ئەیبینێ بە چاو جوان دەربکەوێت جا ئەو شتانی دەور و پشتی بێ یاخود خۆی بێ لە شکل و جەستەی دەرەوەیدا ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوەکەی ڕەنگە یەکەم جار لە مێژوودا کە جوانکاری ئارایشتی بەکارهێنا بێ شاژنە فرعونیەکان بوو بێن شاژنە نیفەرتیتی کە یەکەم کەس بووە ئارایشتی جوانکاری بەکارهێناوە و یەکەم جوانکاریش کە ئەنجام دراوە لە مێژوودا نزیکەی 600
600 ساڵ پێش زین بووە کە لەسەر دەستی دکتۆرێکی هندی ئەنجام دراوە کە نیشتەرگەری لوتی پێکردووە یعنی ئەگەر سێرێکی مێژوو بکەین ئەبینین مرۆڤەکان هەمیشە وابەستە بوون بە جوانتر دەرکەوتنەوە بە خۆجوانکردنەوە ئەمە بەشێک بووە لە سروشتی مرۆڤەکان هەمیشە حەز ئەەکەن جوان دەربکەون هەمیشە حەزەکەن ئەو شتانێک کە ئەیبینن دووبارە نەبێ لە سروشتی دەور و پشتی بێ یاخود لە جەستەی بێت لە ڕوخساری بێت لەو شوێنانەی کە بە چاو درکی پێکا و حەز ئەکا گۆڕانکاری تیا بکە و هەر ئەم هۆکارەش بووە کە خوای گەورە سروشتی مرۆڤەکانی وا دروست کردووە لە قۆناغەکانی تەمەنا گۆڕانکاری بەسەر بێ لە قۆناغی مناڵی جۆرێک بێ گەنجێتی جۆرێک بێ و قۆناغی کامڵبوون و پیربوونیشی بە هەمان شێوە لە قۆناغەکانی تەمەن گۆڕانکاری بەسەر بێ بۆ ئەوەی مرۆڤەکان هەست بە ناڕەحەتبوون نەکەن چونکە چێژ ئەبینن لە جوانکردنی شکڵ و شێوەیان چێژ ئەبینین لەو شتانی کە لە بەردەوام گۆڕانکاری تیا دروستەکەن و حەزیشیان بەوە هەیە کە ممارەسەی ئەو هەستە بکەن. بەڵێ بەڵام خاتوکرێت لە ئێستا دەبینین بە شێوازێکی بەرچاو ئەم ڕێژەیە زیادی کردو بەتەنێت پێشتر ئاماژەشمان پێکرد لە نێوان خانماندا ئایا هۆکارەکەی تەنها ئەوەیە کە لایەنی دەرونی حەزەکە جوان دەرکەوێت یانەوەی دەبینیت خانمێکی هاوڕێی یاخود ناسراوێک یاخود کەسێک لە علامەوە ئەیبینێت یاخود لە سوۆسیال میدیاوە ئەیبینێت کە جوانکاری ئەنجام داوە ئەمیش حەزەکات و حەزەی بۆ دروستە بێدای ئەمەش هۆکارێکی دیکە نییە بۆ ئەوەی کە خانمان زۆر ڕاستە من پێم وایە لێرەیە ئەبێت هەنگاوێک بوەستین لە ڕاستیدا لە سەردەمانی پێشووترە ئەوەی کە لە ناو کۆمەلگای سەرکردە بوون و نخبە بوون ئەو کەسانە بوون کە بۆ چۆنی جوانە گوێزنەوە بە شێوەی خۆمان کە باسی ئەەکەی ئەو کەسانە بکەن ڕۆشنبیرن کە کایجوانەکانی کۆمەلگە بەڕێوە ئەبن ئەمانە هەمیشە پێشەنگ بوون لە کۆمەلگەیە و ئەو شتە جوانانەی کە بەرهەمیان ئەهێنا و ئەیان بەخشێو بە کەسەکانی تر زۆر سوودی ئەگەیان لە ڕاستیدا و ئەمەش زۆر گۆڕانکاری جوانی دروست کرد ئەبینین چەندەها پرۆژەی خۆرخوازی لەو بۆ چوونانەوە دروست بووە چەندەها بیرکردنەوەی جوان چەندەها کۆڕ و سیمیناری سوود بەخش لە عقلەکانی مرۆڤ حتا سەردەمانێکی زۆر بەرەو پێشچوو بێ یعنی ئێستا گەر دیقەت بین لە جیهانا زۆرترین ڕێژەی نەشتەرگەری یەکرێت نەشتەرگەری جوانکاریە بەپێی دوایین ئامار نزیکی ساڵانە نزیکی 24 میلیۆن کەس ئامێرەکانی جوانکاری و نەشتەرگەری جوانکاری ئەنجام دەدا کە ئەمە بەڕاستی ئاستێکی زۆر بەرزە ینی پێویست ئەمە بۆتە شتێکی باو لە هەموو کۆمەلگەکانە وای لێ هاتووە بیرکردنەوەی مرۆڤاتی گۆڕاوە بە شێوەیەکی گشتی ئەوەندەی بیر لەوا کاتەوە کە دیوی دەرەوەی جوان بکات کە جوانکاریەکان بە جەستی و بە شکلی دەرەوەی ببەخشێ بیر لەوە ناکاتەوە کە ڕۆحی ئاسوودە بکە ئەمە جۆرێکە لە ونبوونی مرۆڤەکان ینی بۆ پڕکردنەوە لایەنە ڕۆحەکانی خۆیان پەنابەنە بەر شتێک کە بۆ ماوەیەکی کاتیە ینی لە زۆر توێژینەوەکانە دەریەخەن لە وڵاتانی عەرەبیە لە ئافرەتی عەرەب هەشتیان بیر لەواکەنەوە نەشتەرگەری جوانکاری ئەنجام بان پێدوانێ لەگەڵ کۆمەڵگەی خۆشمانە بێگومان لە ئاستێکی زۆر بێگومان بدە جانگیری بوون منە خانمێک لێرە لە دەرەوە ئەبینێت ئەو سوۆسیال میدیا دەبینێت کە جوانکاری کردویانێتە بەردەمی کە پێشتر شێوەی کەسی کە چۆن بۆ ئێستا چۆنە پەنا دەباتە بەر ئەوەی کە پەنا دەباتە بەر بەو شێوازە و ئەوەشی کە گرنگە ڕاگەاندنەکان ئێستا سەردەمانێک بوو دەسەڵاتی چوارەم بووم بەڵام ئێستا هەنگاو بەرەو سەرەوتر ڕۆشتون و ئەمە هۆکارێک بووە کەەوەی زیاتر ئەو کەسانە دەربخات کە بڵێن شکلیان جوان کردووە ئەوەندە تەرکیزەخانە سەر ئەو ڕووکاری دەرەوە وا ناکەندیوە جوانەکانی تر پیشان بەم بەڕاستی ئەمە وای کردووە نخبەکان پێچاوانە بێتەوە سەردەمانێک وەک باسم کرد ئەو کەسانە سەرکردبن کە گۆڕانکاری ڕاستەقینە لە کۆمەلگا دروستەکەن بەڵام ئێستا پێچەوانە بۆتەوە ئەو کەسانە زۆر بە دیار ئەخرێن زۆر ئەبنە باس و خواستی ناو خەڵک کە جوانکارێکی زۆر کراوە کە لایانی مادەکەی زۆر پێرفێکت بۆ بۆی ئەو هەموو جوانکاریکە ئەنجامی داوە لە ڕاستی ئەمە خۆی زەنگێکی مەترسیدارە پێویستی بە هەڵوێستەکردن هەیە ئێمە پێویستمان بۆەوە هەیە نەوەی داهاتوومان و نەوەی ئێستاشمان بۆ سەرقاڵ بکەین کە ئێمە میلەتێکی خەمێکی هاوبەشمان هەیە غەدرێکی گەورەمان هەیە ئەوەی کە پێشمان ئاخاوە ئەوەی کە جوانمان ئاخا بیرکردنەوە عەقلەکەمانە گرنگیدان بەوەی چۆن بتوانین هەمومان یەکدەست و یەک هەڵوێست ئەو گۆڕانکاریانە دروستکەین کە پێویستە لە ژیانمان بەڵام تاکەکانی خۆشمان لەمەیاندا تاوانبارن چونکە ئەوەندەی دەبینین کە
سێری مۆدلگەرایەکە کە سێری خانمێکەکە کە جوانکاریکی ئەنجامداوە ئەوەندە سێری شتێکی فکری و عقلی ناکات فاکتەری چاولێگەری زۆر بەرەگەناگەڕێتەوە خێزان دەبینین کە خێزانەکانی هۆکارێکی سەرەکین بۆ ئەوە بێگومان قسە جناب زۆر تەواو ئەبێ بیرمان بێت هەر شتێکە هەر داهێنانە کە مرۆڤاتی پێگەشتووە تەنها یەک کەس خاوەنی بووە و بە درێژایی ماوەیەک چەند کاتێکی دیاریکراو بێ ئەگەر زۆریشی خانی بێ هەموو مرۆڤاتی سوودی لێبینەوە یعنی ئەم بابەتی چاولێکردنیە ئەگەر لە ناو تاکێکا دروست بێ هەموو کۆمەلگا گیرۆدەی ئەبێ چونکە ئەم شێوازە ئەگوێزرێتەوانێ بۆ دەوروبەرەکەی پاشان بۆنە ئەو شوێنیکاری لێکە پاشان بۆنە ئەو کەسانی کە هاوڕێن و هاوپیشین و پەیوەندیەکە فراوانتر ئەبێ لەبەرەوە پێویستمان بۆ هەیە جارێکی تر ئەم فۆرما ڕێکخینەوە ئەم باگراوەندە جوانکەینەوە مرۆڤەکە هەمووی بە سروشتی جوانە خی گەورە خۆی بە ئاەت فەرمیوەتی کە مرۆڤەکان بە جوانی دروست کراون و جوانن ینی ئێمە مرۆڤمان بە جوانترین شێوە دروست کردووە مرۆڤ خۆی کائینێکی جوانە ینی هەنێ جار هەیە پێویست ئەکات لە هەندێ ڕووداوی هاتوچۆ بێت یاخود بارودۆخێکی نەخوازراوی سوتاوی بێ هەر بارودۆخێکی تر بێ وا بکە کەسەکە پێویستی بە نەشەرگەری و بە جوانکاری هەبێ بەڵام ئەمە لە حاڵەتێکا پێویستە نەک هەموو کاتێک پێویست بێ بەڕاستێکی ئەمەیان پێویستی هەڵبەستەکردنی لەسەراب ئەو پارە زۆرەی کە سەرف ئەکرێ لە نەشتەرگەراتی جوانکاریە ئەکرێ دەستی مناڵێکی شەرپەنجەی پێ بگری ئەکرێ هاوکاری مناڵێکی بەسەرپەرشتی پێ بکەی ئەکرێ بۆ شتانە لاەنە ڕۆحەکان پڕ بکەینەوە وەک لەوەی بیرکەینەوە تەنها دیکۆری دەرەوەمان جوان بکەین تەنها هەوڵ بین بە جەستە و بە ڕوخسار جوان بین ئەوەی کە مرۆڤ بەختەوەر ئەکا و ئالوودەیەتی جوانی ناخە جوانی ڕۆحە بۆە مرۆڤ بەختەوەر ئەبێ کە بتوانێت هۆکارێکی هاوکاری بێ بە کەسانی تر ئەوەی کە ئێستا لە ناو کۆمەلگەی ئێمە باوە هەر تاکێک بۆ خۆی بۆتە کەسێکی خۆپەرست و ئەنانی ئەم ئەنانی بوونەوەی کردووە هەموو شتەکان بۆ خۆی ببەخشی ینی ئامادە نیە هاوکاری تۆ بکە ئەگەر هاوکاریشت بکە ئامانجێکت هەبێ هێندە بە شێوەیەکی نادروست هاوکاری دەکا ڕێگەکەت لێڵەکە ئامانجەکەت لێ خراپەکە یعنی وای لێ هاتووە ئەم هاوکاری تەباییە لە نێوان تاکەکانە بە جۆرێکی باش کاڵ بۆتەوە کە ئەمەش بەڕاستی خۆی کێشە دروستەکە چونکە ژیانی مرۆڤ ژیانێکی کۆمەڵاتێ و پێویستی بە یەکتر هەیە پەیوەندیەکە بۆ جوان ئەبێت کە پێویستەکە تەواوکاری یەکتر من ئەم خۆپەرستی و ئەنانی بوونەی مرۆڤ کارەساتی زۆر گەورە دروست زۆر باشە مامۆستا کوردە کۆمەلگا تا چەند کاریگەری هەبوو لەسەرەوەی کە پاڵنەر بێت بۆ ئەو کەسێک کە جوانکاری کا بۆی زیاتر پرسیارەکەم بە نمونەیەک بێنمەوە بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا خانمێک لە سۆشیال میدیا ڤیدیۆیەکی خۆی بڵاو کردەوە کە کەمێک دانی ناڕێک بوو دەیوت خزم پێمەڵێەوە بۆ دانە جوانکاری بۆ ناکەی برادەر هاوڕێ پێمەوت هەر کەس منیە بینیویت ئەو بۆ دانە جوانکاری بوون وەک ئەوەی من نەزانم کە دانم ڕێک نییە و جوانکاری بۆ ئەنجام نەدەم ئەمانە تا چەند کاریگەریان هەیە تاکەکانی کۆمەلگا کە بەسەر کەسێک شتێکی یاخود لە دروخسارە شتێکی جوانی یاخود پێویستی بە نەشتەرگەریە ئەوەنە پێی ئەوترێتەوە ینی پەناباتە بەر ئەو جوانکاری و نەشتەرگەری زۆر ڕاستە بەپی دینەکەشمان شتێکی زۆر جوان هەیە لە دینەکەمانە بەڕاستی ئەمە تا ئەندازێکی زۆر زۆر کاڵ بۆتەوە ئەڵێ کاتێکە کەم کورتی کەسێکە بینی ئەگەر بێدەنگی لێکەی ئەوە چاکەیەکت بۆ نووسێ لە ڕاستیە ئەو کەسی کە خۆی کەم کورتێکی هەیە ناڕێکێکی هەیە لە جستەیە پێشەوەی توی پێی بڵێ ئەو خۆی کەم کورتەکەی خۆی زانێ لە ناخی خۆی ئازاری پێچەشتووە تو ئاگاداری بارودۆخی ناخی ئەو نیت تا بزانی بۆچی ڕێکی نەکردوتەوە یان باشی نەکردووە ئەم گۆڕانکاری بۆ خۆی دروست نەکردووە ئێمە ئەبێت هاوکاری یەکتر بین ئەلێریا گرنگە چاو لەیە جارێکی کە پێویستمان بۆ هەیە کە خۆمان لەناو خۆمانە لێبردەبین بەرامبەر بە یەکتر پێویست بۆ ناکات کە من جارێکی تر هەستی برینار بکەمەوە بەوەی کە چی هەیە ئەوەی کە ناخۆشترین شتە لە ژیانی مرۆڤەکانە ڕۆیەدا هێندەی ئازار بەدەست کەسە نزیکەکانتەوە ئەچێژی هێندە بەدەست کەسانی ترەوە نایچێژی چونکە هەمیشە کەسە نزیکەکانت کەم کورتەکانەیەنەوە بەچاوتە کە ئەمە خۆی ڕاستی زۆر کاریگەریەکی ناخۆشیە بێ لەسەر دەرونی تا چونکە پێویستەکە دەوروبەرەکەی خۆی لە ناخی ئەم بۆچوونی بۆ دروست بۆ دەوروبەرەکەی هۆکارێک بن بۆ ئاسوودەکردنی وەک ناتوانیت هاوکاریبی خۆ دەکرێت لە بۆ نمونە لە ئەندامانی خێزانەکە دەکرێت هەریەکان بە بڕێک پارە هاوکاری بکەن و هاوکاری ئەو کەسە بکەن ئەگەر لە ڕووی مادیشەوە نەبێت لە ڕووی ڕۆحیشەوە دەستی بگرن و کەش و هەوایەکی تری بۆ دروستکە ئەمە زۆر گرنگە لە ناو کۆمەڵگەیابوونی هەبێت و ئەمەش وە ئەکات بەردەوام مرۆڤەکان بە دوای چاولێکەری جوانکاری دیوی دەرۆیا بگەڕێن و بەردەوام ئەو فاکتەرە زەق بێتەوە لە ناو خەڵکە و زیاتر باخی پێ بدرێت لە ڕاستی دەبینین کە لە ناو پزیشکە بەڕێزەکانە لەگەڵ ڕێزمانە بۆ پزیشکەکان دەبینین هەندێکیان ڕاستەکە
زانستی پزیشکی خوێندویانە جوانکاری بەڵام ئێستا دەبینی کە خانمێک دەچێتە لای پزیشکێک دەبینی بۆ نەخۆشیێکی دیکە دەچێت سەردانی و پزیشکە دەکات بەڵام دوجار و پزیشکە و محێکی خاتە بەردەم بۆچی ئەوە بۆ نەکەم بۆچی فڵان شتە بۆ نەکەم جوانتر دەرەکەوێت ئەمە هۆکارێکە بۆ جوان دەرکەوتنی تۆ دەبینی کە تموح خاتە بەردەمی ئەو خانمەویش ناچار دەبێت پێخۆشەکە ئەو شتە بکات وەک پێشتر ئاماژەمان پێکرد هەموو کەس حەز بە جوانیەکات هەموو کەس حەزەکە بە شێوازێکی جوان دەرکەوێت ئەمانش تا چەند کاریگەرن تا چەند هۆکارن بۆ ئەوەی کە زیاتر خانمان هان بدرێن بۆی بە دوای جوانکاری و مۆدلگەراییدا بگەڕێن بێگومان کاریگەرێکی زۆری هەیە لەسەر بەتایبەت لەسەر خانمان چونکە خانمان خوان هەمیشە ئالوودەی ئەوەن بە دوای جوانیا بگەڕێن و ئەگەر دیقەتیش بێت تەنانەت لە دیکۆرگۆڕینی ماڵا و لە زۆرترین ئەو بابەتانەی کە گۆڕانکاری تیاکەن ئافرەتانن تەنانەت لە جلوبەرگیشانە هەمیشە ئالوودەی ئەوەن کە گۆڕانکاری لە خوانە دروست بکەن و ئەمەش پاڵنەرێک بووە کە کەسانێک کە وەک بازرگانێک دێنە بەرچاو وەک کەسانێکی مامەڵەکاری ئابووری دێنە بەرچاو هەمیشە نێچیرێکی ئاسانیان هەبێت کە ئافرەتانن زوو ئەکەونە ژێر کاریگەری جوانکاریەکانەوە ئەمە من وای ئەبینم زۆر جار هەیە دکتۆرەکان ڕێزم هەیە وەکو جەنابەت باست کرد زۆر کەس هەیە مناڵە هەرزەکارە یان لە خۆناغێکە هێشتا کامڵ نەبووە ئەو تمۆحێ خاتە بەردەم یان ئەو پێشنیاری ئەیاتێک کە جوانکاریەک ئەنجامدا خۆی لە ڕاستی ئەمە کارەساتێکە ینی بەڕاستی پێویستە ئەو ئەتێکێتانێک کە لە بواری پزیشکیە هەیە و خۆی جێبەجێ بکرێ ڕاستە ئەو کەسە هاتۆتە بۆ لای تۆ بەڵام تۆ دکتۆری تو لانی دەرونیشی 6 ساڵ خوێنووە ئەکرێت لەسەر ئەو قسەی جەنابەت بووی باسەکەی زۆر کاریگەرتر بێ پێی بڵێ کە ئەمەی تۆ جوانترا و هێشتا کاتێکت ماوە ئەمە دکتۆرە باشتری لێ ئەزانێت بێگومان و ئەگەر بە پێچانەشەوە باسی بکە هانی دا بڵێ ئەوەی تۆ پێویستی بە جوانکاری نییە ئەم جوانکاریە بۆ کەسێک پێویستەکە بۆ نمونە ئافرەتێک یان خانمێک چرچەکانی دەموچاوی لە تەمەنی خۆی زیاترە بۆ ئەو کەسانە گونجاوترە قسەی زیاتر ڕەواترە قسەی زیاتر متمانە پێکراوترە بێگومان لانی دەرونیەکەی هان بدات کە ئەم بابەتە چۆنەڵی چەند ساڵێک دوای بخاتە بەتەواتی کامڵ ئەبێ ئەمانە زۆر لانی دەرونین کە پێویستە لەسەر دکتۆرەکان بەڕاستی ئەو بەرچاوڕۆنیە بدەن بە نەخۆشەکان چونکە ئەوەی کە زۆر باوە هەرجار یەکجار ئالوودەبوون بە نەشتەرگەریەکان و چەند جارێک دووبارە ئەبێتەوە و زۆر جاریشەیە بیرمان نەچێ ئەو زیانانێک کە لە نەشتەرگەریەکان و ماکەکانی لە دوای ئەنجامدانیەوە دەرەکەوێت زۆر زیاترن لە جوانیەکە و لە بەخشینەکەی کە ئێمە هەدرکی پێ ناکەین یانە بە دیار ناخرێن ڕوون ناکرێنەوە کە زۆر جار هەیە شێواوی دروستەکە زۆر جار هەیە نەخۆشی بۆ نمونە نەخۆشی درێژخانی لێکەوێتەوە یان بێهۆشکاری درێژخانی لێکەوێتەوە و هەندێک جار ئەگاتە حاڵەتی مردن زۆر کەیسمان هەیە لە خەستەخانەکانە لە نەخۆشخانەکانە چەندین حاڵە دروست بوو لە کاتی دەرهێنانی چاوریە لە شوێنێکی جستەیە کە نەخۆشەکە گیانی لەدەستداوە ینی زۆر جار هەیە لایەنە دەرونیە کەش بە دوجار کێشەی بۆ دروست بووە لە بروی کە ڕوخساری جوان بێ دەبینی کە بە شێوازێکی زۆر ناشرین دووبارە کاریگەری دەکاتەوە سەر لایەنی دەکاتەوە سەر لایەنی دەرونی بۆیە ئەبێ هەموو کادەومان بیر بێ مرۆڤەکان هەمویان جوانن و خی گەورە بە سروشتێکی جوانی پێبەخشیون ئەوەی کە جوانیان ئەکا پڕکردنەوەی لایەنە ڕۆحیەکانە لایەنە ڕۆحیەکانیش بەوە پڕ ئەکرێتەوە کە دەستی هاوکاری بۆ یەک درێژکەین نەک ئەنانێت و خۆپەرستیەکەمان زاڵکەین بەسەر هەموو جۆرە پەیوەندی زۆر باش مامۆستا پێدوانیە لە ئێستادا مۆدلگەرایی یاخود ئەم جوانکاری زۆرێک لە خانمان بە تایبەتی تر ئەنجامی دەدەن بۆتە کارێکی بازرگانی بۆ منە لە سوۆسیال میدیای ڕیکلام بۆ کرێمێک دەکات ڕیکلام خۆی پێشتر بە جوانکاری بۆ منە دەموچای وا لێ کردووە بەڵام ڕیکلامی بۆ دەکات کە وەکو بڵێ من دەموچاوم بەم کرێمەوەی لێ هاتووە ینی زۆرێک لە خانمان ئێستا ئەمە دەکەن بۆ کاری بازرگانی ئەنجامی دەدەن ڕاستە ئەو قسەی جەنابە زۆر تەواوە ئێستا وای لێ هاتووە هێندە ئالوودەی جوانکاریەکان بوون وەک چۆن کەسەکان خۆیان ئامادەکەن مۆدلێکی تازای مۆبایلەکانیان بێت یان ئایپادەکەیان بێت یان مۆدلێکی تازای سیارەکە بێت ئەو سیارەی کە خۆی ئارزووی دەکات بە هەمان شێوە لەم کۆتایانەی مانگەکانی ساڵە خۆیان ئامادەکەن بۆ ساڵی داهاتوو چ جۆرە جوانکاریەک پێویستە بکرێ و ئەو مۆدلەی کە لە ساڵی داهاتوو ئەبێت چییە؟ لە ئێستاوە بەرنامەی بۆ دانی و ئامادەکاری بووەکە کە بەڕاستی ئەمەشیان خۆی لە خۆیان زەنگێکی مەترسیدارە ئەو هەموو بڕەپارەیە لە نەشتەرگەری جوانکاری سرف ئەکرێ پێویستی بە هەڵوێستە وەرگرتن و بە دوواداچوون هەیە من پێم وایە میدیاش زۆر کاریگەری لەسەر بێگومان میدیاکان کاریگەری کەناڵەیە گرنگی پێدەدا دەڵێەوە تۆ چۆ بە خانمەکە تۆ چەند نەشتەرگەری ئەنجام داوە نەشتەرگەری کیو ئەنجام داوە
کوێ و پێشتر چۆن بۆ چۆن جوانکاری بۆ کراوانی گرنگی پێدەدرێت لە برەوەی کە ساردبوونەوەی دروست بێت لای خانمان بەڵام زیاتر گرنگی پێدربووی کە خانمان گرنگی پێ بن ئەم بابەت زۆر ڕاستە قسەکەی جەناب دەوگە لە پێشتر ئامادەم پێ وای لێ هاتووە نوخبەکانی ناو کۆمەڵگە و سەرکردەکانی ناو کۆمەڵگە و پێشڕەوی کۆمەڵگە گۆڕاوە بۆ کەسانێک کە شایستەنین بۆ کەسانێک کە تەنها بە شکلی دەرەوە جوانن بۆ کەسانێک ناتوانن ببنە سەرکردەی کۆمەڵگە بەڵکو ئەبنە هۆکارێکی چاولێکەری و زیانگەیاندنێکی مادی و کە چەندین کێشەی خێزانی لێکەوتۆتەوە چەندین کێشەی نێوان دایک و باوک و نێوان مناڵەکانی لێکەوتۆتەوە لەسەر ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری کە بەڕاستی ئەمانەش هەمویان پێویستیان بە هۆشیارکردنەوە هەیە و بە بڵاوکردنەوەی پەیامی هۆشیاری تەندروست و گرنگی لانی تەندروستی هەیە زۆر جار خاتونێکە بینین کە دەڵێ سریاوێنەکەم ینی شوێنێکی ڕوخساری خۆی بینێت زۆر لی ناڕازی و زۆر نامرتاحڵێ من تا جوانکاری و شوێنە نەکەم لایانی دەرونی مرتاح نامکاتە ئایا ئەم جوانکاری و دەستبردنە بەر ئەم جوانکارە هیچ سوودێکی هەبێت هیچ لایەنێکی ئیجابی باشی هەیە وەکەوەی کە باس لایەنە خراپەکانیمان کردزانی هیچ لایەنێکی باشیش زۆر جار هەیە ئەمە جۆرێکە لە ئالوودەبوون ینی هەر ئەوەندەی جارێک دەستت بۆ برد هەر ئەوەندەی جارێک بیرت لێ کردەوە تەنها بەلایەنێک ناوەسێ بۆ نمونە ئەمڕۆ لە چۆنەڵی لە گوپی بەڕازینیە یان لە شوێنێکی جەستەی رازینە دو ڕۆژی کە بیر لە شوێنێکی تری ئەکاتەوە ینی ئەمە زنجیرەیەکە بە دوای یەکە ئەڕواتێ هەر بەلایەنێکەوە ناوەسێتەوە و ئەو کەسانشی کە زۆرتر پەنای بۆ ئەبن من پێم وایە ئەو کەسانن کە هەر لە قۆناغی مناڵیەوە جۆرێک لە نەئارامیان هەبووە یان بە شێوەیەک پەروەردە نەکراون متمانەبوونی تەواو بە ناخیان هەبێت یعنی متمانیان بە خۆیان نییە وەک کەساتی لاوازن لە ڕووی کەساتیەوە لاوازن زوو ئەکەونە ژێر کاریگەری قسەیەکی بەرامبەرەکەیانەوە یاخود کاریگەری ڕێکلامێکی بازرگانیەوە بمانێ و نەمانەوە ئێستا جیهان بە شێوەیەکی گشتی بە دۆخێک کاتێ بڕێ ئەوەندەی بیر لە لاەنە بازرگانیەکە ئەکرێتەوە بیر لەواکرێتەوە کە چۆن پارەکانت پێسەر بکەن بیر لەوە ناکەنەوە کە لایەنێکی جوانت بۆ دەربخەنەکە لە کە بیرت بخەنەوانێک کە چەند مرۆڤ چەندێک جوانە و مانەوەشی لەم سەرزەویە کاتیە پێویست بۆ ناکە ئەو هەموو کاتێ خۆت بە شتێکەوە سەرفکەی کە هیچ سوودێک ناگەێنی هیچ پەیامێک ناگەێنی ئەم گۆڕانکاری لە چۆنەڵی لە کۆمەلگایە بە شێوەیەکی گشتی جۆرێک لە سەرشێوانی دروست کردووە لە ناخی مرۆڤەکانە کە پێویستی بە هەڵوەستە وەرگرتەوە بێت چی بکرێت چۆنم تاکانە هۆشیار بکرێنەوە ئێستا بۆ نمونە زانکۆکانمانە بینین ئەوەندەی بە شوێن جوانکاری و بە شوێن مۆدلگەرایەوە ئەگەڕێن بە شوێنەوەی کە سبینێت چی لە بەرکات چی بپۆشێ بە شوێن ئەلمەکەیان ناگەڕێت کەواتە بێت چی بکرێت کە ئەمە نەهێڵرێت ئەمە لێرەیە بوەستێنە خەریکە کۆمەلگە بەرەو دواوە بە تەواوی بەرەو ڕوخانە ڕوات بابەتە کۆمەڵاتیەکان لە ڕاستیا کێشە کۆمەڵاتیەکان بە شێوەیەکی گشتی کارکردن لەسەریان ئاسان نییە و مەودایەکی دیرەشخایانی ئەوێت ئاسان ناتوانرێت گۆڕانکاریەک دروست بکەی لە نەخۆشیەک لە نەخۆشیە کۆمەڵایەتیەکانە لە دەردێکی کۆمەڵایەتیە ئەمە پێویستی بە دەستە جەمعەیەکی فراوان هەیە پێویستی بە هاوکارێکی بە کۆمەڵ هەیە و باگراوەندێکی بەهێز و دروستکردنی سیمینار و دەستێکی بەهێز هەیە لە هەموو ڕۆیەکەوە بە هاوکاری تاک و بە هاوکاری خێزانەکان و بە هاوکاری ئەو کەسانەش بینینەوە پێشەوە جارێکی تر کە لە ئەنجامدانی ئەم نەشتەرگەریانە چ زیانێکیان لێکەوتووە و چەند شێواوی دروست بۆ لە ژیانیانە و چەند ناڕەحەتیان لێکەوتووە و لە کۆتاییە گەیشتونەتەوە دەرئەنجامەی کە ناڕەحەت بوون بەم دۆخەی ئێستایان ئەم هەنگاوانە ئەم تاقیکردنەوانی ئەم کەسانە بێتەوە بەردەم و بزانرێ پیشانی کۆمەڵگەی بدرێ کە هەر ئەم دیوە جوانەی نیە جوانکاری ئەم دیوەشی هەیە کە تاکەکان پێوەی ناڕەحەت دەبن و تووشی شێواوی ئەبن ڕاستێکی و ئەم کارکردنەش لە بیرکردنەوەی تاکەکانەوە بگۆڕین هەندەی پۆستەکانمان بگۆڕین پۆستەکانمان بگۆڕین لە سۆشیال میدیا بۆ شتانەی کە سوود بەڵام ببوورە لە ئێستا سۆشیال میدیا دەبینین ئەو بازرگانانەی کە تەنانەت بگرە پزیشکە بەڕێزەکانیش ئەچن ئەو خانمانی کە دەبینن فۆلۆوەرێکی زۆریانەیە بانگیان دەکەن ئیشەکەیان بە خۆڕایی بۆ دەکەن لە بری ڕیکلامێک کە بۆی سوودی پێ بگەێنێت بێگومان کەواتێ چۆن بتوانین ئەم فکرانە بگۆڕین ینی بەڕاستی کۆمەڵگەی ئێمەش تاکی ئێمەش زیاتر بە دوای ئەوانەوەی بێگومان ئەمە وەک باسم کرد پێویستی بە مەودایەکی دوور و درێژ هەیە تاوەکو ئەگەین بە ئامانجەکە بەڵام پێویستی بە هاوکاری هەمووان هەیە و لە پزیشکە بەڕێزەکانەوە بێ لە پزیشکە دەرونیەکانەوە بێ لە هەموو ئەو کەسانشی کە ئەو کاریان ئەنجام داوە چکە بەڕاستی تۆ بتێ و نەتەوێ هەموو بارودۆخێک دوو لایانی هەیە وەک باسمان کرد لایەنێکیان پێویستە بکرێ و لایەنێکیشیان ئەبێتە هۆی کێشە یعنی ئیشکردن لەسەر ئەم ڕێک خستنەوەی کاتی ئەوێ
پێویستی بە گۆڕانکاریە لە بیرکردنەوەی تاکەکانە چۆن وا بکەین جارێکی تر خوێندنەوە و ئەتەکێتی خوێندنەوە و ئەتەکێتی ڕۆشنبیری بگەڕێتەوە بۆ تا کە ئەمە کاتێکی دوورمەودای ئەوێ یعنی زۆر بە ئاسانی نایە بەدەستەوە چونکە ئەم بابەتەش زۆر چۆن لە سەرتاوە بە شێوەیەکی بچووک دەستی پێگەشت و گەیشتە ئەم قۆناغا نزیکەی 20 ساڵێکی ویستووە بە هەمان شێوە کاتێکی زۆری ئەوێ کە تاوەکە و جارێکی تر ئەو فاکتەرانی کە بنە هۆی گۆڕانکاری کۆمەڵاتی و بەرزیکەینەوە کاتێکی زۆری ئەوێ بە هەمان شێوە بەڵام گرنگ ئەوەیە دەست پێ بکەین گرنگ ئەوەیە بەرچاوڕوونیەکەمان هەیە ئەو هەنگاوانە بنین کا بێتە هۆی سوودی کۆمەڵگا ئەو هەنگاوانە بنێ کەوا کات تاکێکی ڕۆشنبیر دروست ببێ ینی هەرچەندە ئەمە لە ناو زانکۆکانە باوە لە ناو هەموو دنیا باوە ئەم جوانکاریانە بەڵام ئەمەش جۆرێکە لە تێرکردنی ڕۆحی مرۆڤەکان ئەبێ ئەوشمان بێر نەچێ مرۆڤەکان بەمە ئاسوودە ئەبن و هەموو شتێکی زیادە ڕۆی تیاکردن تایە کێشە دروست دەکە ئەمەش جۆرێکە لەو کێشانەی کە بۆی زیادە ڕۆیکردنەوە ئەگەر ببوورەدانیان ئەگەر سنوورێکی هەبێ ئەم مۆدلی جوانکاریە ئەگەر سنوورێکی بۆ دابنی کێشانە بێت بێگومان هەموو شتێک هەتا ئەندازەی پێویستی خۆی کێشە دروست ناکە بەڵام لەو ئەندازەی کە پێویست بوو زیادە ڕۆی تیا بکرێت بێگومان پێ دوایە کە زیادە ڕۆی تیاکرا بێت کاری کێشە بێگومان زیادە ڕۆی زۆر تێکرا و زۆر کێشەی خێزانیشی لەسەر دروست بووە لە نێوان تاکەکانی کۆمەڵگا مامۆستا تا چەند گرنگە لە ئێستادا لە کۆمەڵگادا ئەوەی کە یەکێک یان یەکێکە لەو هۆکارانی کە زیاتر خەڵک یاخود خانمان گەنجان پەنابەر نەبەر جوانکاری ئەویش تەداخولکردنی جستەی کەسەکەی ئەمە تا چەند گرنگە کۆمەڵگا وشیار بێت لەوەی کە تەداخلی مەکە یاخۆ مەچۆ ناو ژیانی شخصی ئەو کەسەوە پێی مەڵێ ئەمە ئەو لوتت جوانیە دەمت جوانی ینی زۆر ئەوای لێ مەکە کە دەرونێکی وای بۆ دروستکەی کە بەنابێتە بەر فلانە شوێنە دەستکاری بکەی زۆر جوانە زۆر جار کۆمەڵگا ینی زۆر خەڵکەیە کە دوایی کە جوانکاریەکەش ئەنجام لە خۆ کردووە یەک کلتور هەیە لە ناو کۆمەڵگەی ئێمە ئەوەیە بە دوواداچوون بۆ ژیانی کەسەکان زۆرەکرێ لەسەر حسابی خۆت ینی کەسەکانی تر ئەوەندە تەداخل لە شتە شەخصیەکان و شتە تایبەتیەکان ئاکەن کە زۆر جار هەیە سرد لێ شێوێنن یان بە ئاراسێکی هەڵەتا ئابن جارێکی کاگەینەوە هەمان قسەی پێشووتر کە باسم کرد ئەگەینەوە جۆرێک لە ئەنانی بوونی مرۆڤەکان خۆپەرستی خۆی زۆر جار هەیە کەسەکە زۆریش جوانە بەڵام ئەڵێ ئەگەر تۆ ئەو نەشتەرەیە گەریە بکەی جوانتر ئەبی ینی بە هەر ڕێگەیەک تا ینی کاریگەری هەیە کەسێک کە پشتێکی پێ بڵێ زۆر ینی تازاڵ بێبەستە دەرونی خۆشیە کاریگەری دەرو پشتی و ئەو کەسانشی کە لای ئازیزن بۆیە وتم ئەبێت ئاگاداری ئەو کەسانە بین کە ئازیزن لە دەورمان چونکە زۆر جار هەیە ئەوان بەڕێگەیەکی هەڵە ئەمان بن یان ئەو بیرکردنەوانێکی ئەوان بە شێوەیەکە کاریگەری خراپتر لەسەر ئێماکە لە کاتێکە ئەو قسەیەکی کردووە ئەڵێ فڵان شوێنت پێویستی بە گۆڕانکاریە بەڵام من هەم ئازاری جەستەیە چێژم هەم بڕپارێکی زۆر سەرفەکەم و هەم ناشگەم بەو ئەنجامەی کە ویستوم ناشگەمە ئەو دۆخە دەرونی ئارامی کە پێم ئەمەوێت بۆ هۆکار چییە ئەم جوانکاریانە زیاتر لە شەرقی ئەوسەد لە ڕۆژهڵاتی ناوەڕاستا بوونی هەیە وڵاتی ئێران عێراق و وڵاتانی کە هەیە بەڵام لە ئەوروپا کەمترە ئەمانی خۆ دیارە شتێکە کە لە ئەوروپا زۆر کەمتە تەنان دەچنە دەرەوە هەر میکە پیش ناکەن ڕاستە ئەبێ ئەوەمان بیر بێ کللتوری ئێمە لەگەڵ کللتوری ئەوانە دووشتی زۆر جیاوازن ینی ئەو گۆڕانکاریە کۆمەڵاتیانی کە لای ئێمە دروست ئەبن زۆر جیاوازترن لەوان بە حکمەوەی لە کۆمەڵگە شەرقەکانە دینی ئیسلام پەیڕەو ئەکرێ و دینی ئیسلامیش وا ئەخوازیەک وای خواستووە کە پیاوان بۆیان هەیە لە خێزانێک زیاتریان هەبێ و بۆی ئافرەتانیش بۆی تووشی حاڵەتی هاوسەری دووەموسی هەم نەبنەوە بەڵام بگۆرە خات و کردە لە هەمان کاتا دینی ئیسلام ڕێگەنایە کە خانمان جوانکاری بکەن دەبینین لە ئەوروپای ئەم ڕێژەیە زۆر کەمترە لە وڵاتی خۆمانە بەڵام لە هەمان کاتیشە ئاماژەشی بۆیەوە کە مرۆڤ خۆی جوانە پێویستە بە جوانی دەرکەوێ ینی هۆکارێک نییە هەر بە جوانی دروست کرا خۆشی بە جوانی دروست کراوە منش لە سەرەتا ئاماژەم پێکرد بەڵام ئافرەتەکان بۆی نەکەونە ژێر ئەم کاریگەریەوە ئەم ڕێگایە تۆ ئەمەش بە هۆکارێک دانێم کە ئافرەتان بۆیە بی لە جوانکاریەکان ئەکەنەوە بۆی زۆرتر جوان دەرکەون لە بەرامبەر ڕەگەزی بەرامبەرە خۆی هۆکارە ئەساسەکەشان هەر ئەمەیە ئەو نەشتەرگەریانی کە پیاوانیان ژنان ئەنجامی ئەدەن لە کۆتایە هەمان هۆکارێکی دیکە گەڕێتەوە بۆ پیاوان کە لەوانەیە فەزڵکردنی خانمی خۆی هەمان شێوە پیاوانیش هەمان شێوە پیاوانیش ئێستا ئەوانش بوونەتە کەرەستێک بۆ جوانکاری ئەوانش جوانکاری ئەنجام ئەدەن بۆی لە بەرامبەر ڕەگەزی بەرامبەرە خۆویست بن ینی خۆشەویست بن ینی ئەمە ئەم ڕەگەزپەرستیە و ئەم جوانکردنی ڕەگەزیە لە هەردوو لایەنەکە لە کۆمەڵگە شەرقیەکانە زۆر باوترە لە کۆمەڵگەی ئەوروپیا هێندە کەسەکان پێکەوە چۆنەڵی ژیاون
یان هەموو پەیوەندیەک لەلایەن ئاساییە بەلاو گرنگ نییە ئەگەر ئەم جوان نەبێت کەسێکی تر پێیاکە ینی زۆر ئاساییە زۆر جار کێشە لە نێوان خێزانی شا دروستە بۆ نمونە پیاەک بوون تعلیقیان لە ژنەکەی کە مەسەلەن شتێکی ناشرینە و بەردەوام بوو بێ شەڕیان فڵانە شتێ ینی وەکو شتێک کەم و کورتێکی لە جستە یاخودی خانوێکی تر بەسەر خێزانی خۆیان بڵێ لە جستەیە دەدۆزێتەوە یاخودەوەی کە وەکو شەیدا ماژی بێ کرد فەزڵکردنی خێزانێک کەسێکی کە خانوێکی کە بڵێ ئەو لە تۆ جوانترە ئەمانە تا چەند کاریگەری هەیە بۆ زۆر کێشە خێزانیەکان ڕەنگە بڵام ئەگەر ژەهراوی ترین تیر هەبێ کە بەردڵی ئافرەت بکێ ئەو تیرەیە کاتێک هاوسەرەکەی پێی ئەڵێ کە ئافرەتێکی تر لە تۆ جوانتر هەیە ینی ئەمە ناخۆشترین لانی دەرونیە بۆ ئافرەتەکە ڕەنگە یەکجار ئەموتێ ئەم قسەی کردبێ بەڵام ئەو ئافرەتە لە ڕووی دەرونیەوە بۆ ماوەی 10 ساڵی پێویستە کە تا ئەم قسەی بیر بچێتەوە ئەوەندە کاریگەری هەیە قسەی هاوسەر لەسەر خێزانەکەی بۆیە ئەگەر لە ڕووی دینیشەوە سەیری بکەین هەمیشە پێغمبەر صلی الله علیه وسلم درودی خوای لێبێ دیوێکی جوانی پەیوەندیەکانی خێزانەکانی خۆی نیشانی هەمومان ناوە پیشانی مرۆڤاتی یاوە یعنی هەمیشە لێبوردەیەکە بە جۆرێک بێ کە کەم و کورتەکانی یەکتر داپۆشین چونکە هیچ کەسێک لە هیچ مرۆڤێ بە کامل و بە هەموو مواسەفاتەکان دروست نەکراوە هەموو کەسێک کەم و کورتێکی تیا هەیە وەکو ئەگەر بیریشمان بێ لە سوورەتی بەقەرە لە جوزئی دووهەما باسی ئەوەکە کە پیاوان پۆشەری ژنانن خێزانەکانیانن ئەجا بە خێزانەکانیان ئێوەش پۆشەری پیاوەکانن یعنی ئەم ئاەتە خۆی ئەو هەموو قسانە ڕوون ئەکاتەوە کە پیاوان ئەبێت پۆشەری کەم و کورتەکانی خێزانەکانیان من ئەگەر تۆ ناڕازیت لە شوێنێکی جستەی ئەتوانی هاوکارێکی بە شێوەیەکی وا نەبێتەوە لە گرێکی دەرونی بۆ ئەو کەسە بە شێوازێکی جوان تێی بگەێنیت و وەکو چۆنە لە سوپرایزێکی بۆ بکەی بیبێتە لای دکتۆرێکی نەشتەرگەری بۆ شێوەی کە خۆت مەبەستە بۆت ئەنجامدا لە سنوور دەرنەچێ و هەستی کەسەکەش بریندار نەکەی چونکە بەڕاستی بتێ و نەتەوێ ئەو ئازارەی کە ئافرەت یان ژن بە شێوەیەکی گشتی لە ژیانە ڕوبەڕوو بێتەوە تاکە ئازارێک هاوسەرەکەیەتی لەوە ناخۆشتر نییە بڵێ شوێنێکی جەستەت ناڕێکە یعنی ئەوە گەورەترین گرەی دەرونی بۆ زۆر کە بە خانوێک گەڵی بۆ جوانکاریەک ئەنجام نادە یاخود بۆ دەستکاری شوێنێکی ناکە ئەڵە کە من هاوسەرەکەی خۆم بەدڵمی هیچ پێویست هیچم پێویستە و ئەوە زۆرترین متمانەشی لە بینیانە قسەی هاوسەرەکەی بەلاوە گرنگە ئەوە زۆر گرنگە یعنی ئێستا مەدیقەت بین لە کۆمەڵ ئەو کوردانی خۆمەنیە ئەو کەسانی کەسوکارمان کە چوونەتە دەرەوە سیرەکەین هاوسەرگیریان کردو لە کەسێکا کە ئەسڵەن ڕەنگی پێستی لەو ناچێ ینی ئەگەر بە بێنیتە ناو پێوەرەکانی جوانکاریەوە یان پێوەرەکانی جوانی و هیچ پێوەرێکی جوانی تیانە ڕەنگی پێستی هەندە جیاواز بێ هەندە نەشاز بێ کە ینی تۆ ئامادە نەبی پەرداخی ئاوی دەستی بخۆیتەوە لە کاتێک ئام گونجانە دروست بۆ بۆم دوو کەسە و ئامادەشن ژیانی داهاتویان و هاوسەرگیریان پێکەوە بەسەر برن یعنی هۆگربوونی تاکەکانی هۆگربوونی دوو کەس لەسەر بنەمای متمانە و یەکتر قبولکردن زۆر گرنگترە لە دەستنیشانکردنی ئەو کەم و کورتیانەی کە لە جەستە و لە ڕوخساری کەسەکانە هەیە بەڕاستی کەواتە دوجار بزانین بەڕێزت پەیامت چییە بۆ کەسانی کە جوانکاری ئەنجام بدەن دوجار پەیامی من ئەوەیە هەمومان جوانین و ئەوەی جوانمان ئەکات ناخجوانیمانە و ئەو پەیوەندیەماناکە لەگەڵ دەوروبەرمانە هەمانە لەسەر ئەساسی و لە بنەمایەکی خۆپەرستی نەبێ خۆپەرستی کۆمەڵگە لە ناوچوون ئەبات ئەوەی مرۆڤ جوان ئەکات ئەو ماوەیەتی کە بە جوانی بیبەخشێتەوە کە ئەو دەرفەتێتی کە پێی دراوە و هیچ کەسێکیش بەو کامل مواسەفاتە دروست نەکراوە هەموو کەسێک کەم و کورتێک هەیە لە کەسایەتی بێ لە جەستەی بێ بەڵام گرنگ ئەوەیە هەمومان یەکترمان قبول بێ بەو شێوەی کە هەین بەبێ دەستکاری کردن زۆر سپاس بۆ بەڕێز خاتو کورد ئەحمەد توێژەری کۆمەڵایەتی زۆر سپاس بۆ ئامادەبوونێ سپاس بۆ کاتی خۆت کە زۆر سپاس بۆ ئێوە سپاسمان کردی دووبارە زۆر سپاس وەڵە بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان پەیامی ڕۆژی ئەمڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە سەرجەم بڕگەواوەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان